بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم کچ و کوڕە جوانەکانم سڵاوی خواتانە بێ. سوپاسی خوا دەکەین کە لە شتاغی کردوین، سوپاسی خوا دەکەین کە تەندروستین، لەگەڵ ما بیرکەنەوە. ئێستا خەڵکێکەیە لە خەستەخانەیە، لەم دەقەی کە من قسە بۆ ئێوە دەکەم خەڵکێکەیە لە سەرەی ئەوایە کە گورچیلەیەکی دەستکەوێ بۆ زەرعکردن. باوەڕتان بێت حەز ناکەم سەر و دڵتان بگرم، بەڵام لەم دەقەیە من دکتۆرە مەزانم خەڵکەیە لە سەرەی ئەوەیە کە کیمۆسێراپی یان رادیۆسێراپی، واتە عیلاجی کیمیاوی یان عیلاجی تیشکی دەست بکەوێت لە خەستەخانەی هیوا یان نانەکەلی. لەم دەقەی کە قسە لەگەڵ جەنابتان ناکەم، گەنجێ وەکو جەنابتان دوور بێ خوایە لە هەموو لایەک سەلەسیمایەتی یان هیمۆفیلیایەتی هەفتەی داهاتوو سەرەی خوێنگۆڕینێتی، چونکە هەموو 2 هەفتە جارێک ئەبێ شەمان یان یەک شەمان بوتڵێ خوێنی تێبکەن. لە ئێستەوە هۆڵێتی چکاڵێ کە خوێنم تێکەن دکتۆر ئەڵەی گیانم مەکێشن، بێزارە بم، بێتاقەتە بم، چۆن مەکینێک سیارێک ڕۆنەکەیە گۆڕیت ئاوا بێزار و بێتاقەتە بێ بەو جۆرێ. بۆیە سوپاسی خوا بکە کە لە ساغی، سوپاسی خوا بکە کە بە قاچ و دەستی خۆت هاتووی، سوپاسی خوا بکە کە خوای گەورە عەقڵی پێداوی خەڵکێکەیە لەم وڵات و مەملەکەتە بە هەر هۆکارێ لە هۆکارەکان بە زگماگیان بە نەخۆشی عەقڵی لەدەستداوە. سوپاسی خوا بکە کە نەخۆشی دەرونیت نییە. هەمووی هەفتەیە 10 ڕۆژ پێش ئێستاکی ئافرەتێک کاکتۆ تخوا دوعای خێرم بۆ بکە گەنجێکم هەبوو لە پۆلی 11 یان 12 ود لە خەم و خەفەتی خوێندنا تووشی نەخۆشی دەرونی بووە. ئێستا بێجگە لەوەی 6 ساڵە وازی لە خوێندنیە ناوە، ئێستا لە ماڵەوەشە وای لێ هاتووە تا مارکێتەکەی بەرامبەرمان ناتوانم بە تەنها بینێرم، نەوەک قسەیەکی بەرز و نزم بکات یان نەوەک ڕێگای لێ تێک بچێت یان نەوەک دەستکاری شتێک بکات و دوایی منیش و خۆشی عیبدار بێ. کەواتە بۆ خۆی لە ساغێکە و تەندروستیەکە و هاتنت بۆ ئێرە هەر هیچ ئیسفادەت نەکرد بێ، هەر ئەوەنە من بیرت بخەمەوە کە سوپاسی خوا بکە کە تۆ لە ساغ و تەندروستی نعمەتێکی زۆر گەورەی. ئەزیزان، ئەمڕۆ من باسی خوێندن دەکەم، باسی خوێندن دەکەم کە من بۆ خۆم ئیسفادەم لێ کردووە. لەگەڵ 2 هاوڕێمە کە هاوسەفەرم بووم لە ڕێگە لە سلێمانیەوە کە هاتین ئەم بەیانیە، لە ڕێگە باسی ئەومان کرد کە بڕوانامە چەند دەرگات بووە کاتەوە. گەنجێکم لەگەڵایە خەڵکی منتیقەی کەلارە باسێوەیە کرد کە دەرگای خوێندن وای لێ کردووە سلێمانی پێناسانوە، کۆمپانیایەکی نێودەوڵەتی پێناسانوە، لێوە شەریکەیەکی ئینتەرناشناڵی پێناسانوە. بەشەتی ئەو گەنجە جوانە لەم مەجلیسا خۆی دانیشتووە گوێی لێمە مەحەدی تاو کردووە، نە ماستەرە و نە دکتۆرایە، تەعینی حکومەتیش نییە. بەڵام ئەو خۆی لە مەجلیسا وەستاوە توانێت دوای 2 دقە قسە بۆ جەنابتان بکە کە خوێندن و زانکۆ و پەیمانگا چۆن دەرگات بۆ کاتەوە لە لادەیەک، لە قەزایەک، لە ناحەیەک، لە شوێنێک دوور لە شار و دوور لە مەملەکەت، بەڵام بە کۆمپانیا و بە شەریکات و بە پارە و بە موچە و بە مەعاش و بە مانگانە و بە خەڵکی ترتە ناسێنێ. بە بۆنەی خوێندنەوە ئەو لەگەڵ منایە، بە بۆنەی پەیمانگاوە کە تەلەبەی پەیمانگای خۆم بووە من ئەمڕۆ لەگەڵ ما هاتووە، بە بۆنەی پەیمانگاوە لەگەڵ ئینگلیزیەکە هەفتانە جارێ 2 جار کۆ دەبێتەوە کە لە بنی دنیاوە هاتووە، لە مالیزیایان لە بەریتانیا زوو لەگەڵیا کۆ بێتەوە لەبەروی ئەم سەرپەرشتی بەشێکی شەریکەیەک دەکات بۆ نمونە بۆ فرۆشتنی مادەیەک یان بۆ فرۆشتنی ئامێرێک یان ئەجیزەیەک. کەواتە من ئەمڕۆ باسی ئەوە دەکەم کە چۆن تێکەڵاوی دنیا بیت. من ئەمڕۆ باسی ئەوە دەکەم کە چۆن لە سنووری ماڵی خۆتان گەورەتر بیت. کوڕەکان کچەکان من باسی ئەوە بۆ دەکەم چۆن ببی بە کەسێکی ئینتەرناشناڵ، تەنها لە سنووری سلێمانیا نەبی، لە سنووری سۆرانە نەبی، تۆ ماوەیەکی تر کەسێکی کاریگەربی لە ڕانیە، لە قەڵازێ، لە هەولێر، تۆ خاوەنی کۆمپانیایان بەڕێوەبەری کۆمپانیا و شەریکەیەکبی لە هەولێر یان لە دهۆک یاخود لە بەغا یاخود لە شوێنێکی تر. من ئەمڕۆ نەهاتوومە هەڵت بخەڵەتێنم، باسی ئەوەت بۆ دەکەم کە من ئەگەر ئەم بڕوانامەم بەدەستێنابێ بۆ هەریەکیان ئیسفادەم کردووە. پەشیمانیم لەوەی کە 6 ساڵ لە زانکۆ بوومە، پەشیمانیم لە پۆلی 12 بوومە، پەشیمانیم لەوەی کە بۆ لە بەرەوەی کۆمەڵشتی بۆ من دروست کردووە کە مامۆسای زانکۆ، مامۆسای پەیمانگام، ئیشە، کارە، مەشغەڵەتە. بە بۆنەی خوێندنەوە تۆ هاتووی ئەمڕۆ گوێ لە من نەگریت، نیان و تۆ نەفرێک هاتووە تەقوای زۆر بەرزە ئیسلامۆمیتەری نەوەتە خوێنێتەوە وەرە ئەمڕۆ گوێی لێ بگرە. بە جددی لەبەر دالەکە هاتووی، لەبەر دکتۆراکە هاتووی، لەبەر مامۆستاکە هاتووی، لەبەر تەجروبەیەک هاتووی. کەواتە تۆش کە هاتووی بۆ لای من بە بۆنەی خوێندنەکە هاتووی، منیش هەر بە بۆنەی خوێندنەکەەوە قسە بۆ جەنابتانەکەم و ئالێتەکە. ئەم بینایشمان بە بۆنەی خوێندن و دراسە و بۆ نمونە مەسەرەن خوێندنی خزمەتکردنی پەروەردە و فێرکردن کردوێتەوە. کەواتە هەمومان بازنەیە کۆمان دەکاتەوە کە بریتێ لە خوێندن و لە ئیش و لە کار و لە ژیان. تەنانەت ئەگەر گەنجێک ئەمڕۆ هاتیبێ لەم مەجلیسیا بڵاخە من دکتۆر دەچووی زانکۆ پەیمانگام ئەمڕۆ سیمینارەکە شمولی جەنابتەکە. بەڕێزەگە لە کاکتۆر من کچی ماڵەوەم 3-4 ساڵە وازم هێناوە، هەر شمولت دەکات بە جوانی و مەزبوطی. سیمینارەکەمان وا داڕشتووە لەو گەنجە جوانەوە کە منداڵێکە
هەتاوەکو بە ڕێزێکە ڕەنگە لەم مەجلیسا بێ شووی کردووەیان ژنی هێناوە خاوەن ژن و ماڵ و عایدەیە بە بابەتێک بە مۆزوعێک بە عینوانێک بە ناوی های مارک ئین دی لایف، نمرەی بەرز لە ژیانە. هەموو خەڵک بە دوای ئەمەیان ڕاکە کچەکان کوڕەکان. خەڵک بۆ بەهەشت ڕاکە بۆی های مارکی هەبێ. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ مژدەی بەهەشتی پێدرابوو، ئەی بۆ نوێژی زیاترە کرد بۆی های مارکی هەبێ. بۆچی خێزانی پێوت دەبەسە هیلاک بووی ماندووبی قاچی ئاوسا ئەوەندە شەو نوێژێ کرد و عیبادەت دەکرد بۆی های مارکی هەبێ. خەڵک بۆ عەمرە دەکات بۆ های مارک، خەڵک بۆ حەج دەکات بۆ های مارک، خەڵک بۆ پارەی گیرفانی خۆی ئەدا بە سەدەقە و زەکات بۆ های مارک. ڕۆژگارێکە تێکەوتونە خەڵک ئامادە نییە پارە بە مناڵی خۆی بدا. ئەی بۆ من خەڵکە ناسم لە ئێستاوەڵە کاکتۆر 40-50 وەرەقەیەکی زەکاتم هەیە حەزەکەم بیدەم بە فلان و فلان بۆم ڕەمەزانە شەڵا ئاگادارم کە. خەڵک 4 وەرەقە و 5 وەرەقەی خۆی نادا بە کچ و کوڕی، ئەم بۆ ئامادەیە 40-50 وەرەقەی خۆی بدا بە خەڵک. بە خەڵکێک کە من سیقەم پێ هەبێ ئەویش ناڵێ مشکلە نێ من نەیناسم دکتۆر خۆت وەکیل بە هەوڵ بدە تەوزیعیکە و بەس دوای ئاگادارم کە دراوە بچێ بەس بیدە بە فلان و فلان و فیسار بە مناڵی بێ باوک بە ئافرەتێکی بێوەژن کە پیاوی نەما بێ بە فلان و فیسار سەرەکەی 3-4 نەوەیەکی داناوە. ئەمەیە های مارک. ئەمە پیاوە بە دوای های مارک ئاگەڕێ. ئەم پیاوە دەیەوێت پلەی بەرز بێت لە بەهەشتا، پلەی بەرز بێت لە قەبرا، پلەی بەرز بێت لە پردی سیراتە، پلەی بەرز بێت لە میزانە. کاتە گەنجە جوانەکان بەوانەتانەوە دەخوێنن یان ناخوێنن، دەرچوویتە یان دەرنەچوویتە، تەلەبەی ناوەندیت ئامادەی زانکۆی ئەمڕۆ لەم خاڵەی خۆت وەریگرە تۆ دەبێ بۆ های مارک لە ژیانە هەڵ بدەیت. چکە های مارک دەتکا بە کەسێکی سەرکەوتوو بووکێک لە چاو بووکەکانی ترا خزمەتی خەسوو غەزوورەکە بۆی های مارک بێ بە بۆ نێو خزمەتەوە پیاوەکەی ڕێزی دێگرێ خەسووی بەبێ ئەم کفتە و شفتە ناخوا دشێکی ئەڵێەوە خوا باشی بۆ بکە بووکێکمان هەیە بەقەت هەموو بووکەکانی سپادەمان لێ کردووە وەلەو لاشۆ پورێک و خاڵ و مامێکی ئەڵێ بووکێکمان هێناوە خوا ئەوەکانی تر بەرێتەوە ئەمەد بینیوە ئەو کانترم لە بەرچاو کەوتۆ چەند بە خزمەتە های مارکە ئەم بووکە ڕەنگە زۆر پێویستی بە خزمەتکردنی خەسوو غەزووری نەبێ بەس های مارکە پلەیەکی بەرزی هەیە بەرامبەر بە پیاوەکەی پلەیەکی بەرزی هەیە بەرامبەر بە مناڵەکانی پلەیەکی بەرزی هەیە بەرامبەر بە خەسوو غەزووری وە لەبیرتان نەچێت لاخیلا پلەیەکی بەرزی زۆر گرنگ و موهیمی هەیە بەرامبەر بە خوای گەورە من ئەم خولە بێ بەرامبەرە هیچ دینارتان لێوە نەگیرا ئەمڕۆ هاتوون وایان نە و ئەمڕۆ ڕۆژی جومعەیە منم توانی بچم بۆ باخەکەی خۆم باخێکم هەیە زۆر خۆشە خوایە چاوپیس لەم نەدا وەو گەنجانە شایەتن من ئەمڕۆ لە ساعت 6 دەقەکەمەوە لە ماڵ دەرچوینە لە ڕێگانانمان خواردووە ساکە بینە بەس من بۆ های مارک هاتوومە من منەتی تۆم نییە من پێویستم بە تۆ نییە بێ بۆ عیادەکەم چکە زۆر دوورم و هەر خۆت ناگەیتە عیادەکەی من و عیادەشم قەڵەباڵغە پێویستم بە تۆ نییە من پێویستم بە های مارکە ئەمڕۆ من هاتوومە لەم سیمیناریا دوو گەنج ئیسفادە لە من بکە ژیانی خۆی بگۆڕە دەدانە ساڵی تر تەلەفۆن بکە بڵێەوە ڕەبی خوا باشت بۆ بکا و سیمینارە زۆر ژیانی منی گۆڕی من تاو سیمینارە زۆر حەزم لە دەرەجەی بەرز نەبوو ئەوە ڕۆژە بڕیارمدا من لە ژیانمە بە تەمای 90 نەبووم ئەو ڕۆژە بڕیارمدا من طب و هەندەسە و قانون لە ژیانمان نەبوو من ئەو ڕۆژە بڕیارمدا دکتۆر ئەو ڕۆژەی کە هاتی هان لە بیرتەوتم وەڵام من بیرم ناوتی با دکتۆر وا بوو ئەو وەختە من تەلەرجووی زانکۆ بووم وتم با بڕم قەیجەکە دکتۆر هەنێ قسەی خۆشەکە هینە ئەحۆلە قسەی خۆشەکە وازارە بۆ نوکتە بازات وتم ئەرێ لەو ڕۆژەی تۆ بیرم کردو باشە بۆ قسەکەی دکتۆر ڕاستە بۆ ماستەر هەوڵ نەدەم بۆ دکتۆرە هەوڵ نەدەم بۆ هەوڵ نەدەم خۆم کۆمپانیا و شەریکەم بێ لەو ڕۆژەوە بڕیارمدا ژیانم گۆڕا دکتۆر من ئەمڕۆ بۆ ئەوە هاتوومە ئەو ئەمە های مارکێکی زۆر گرنگ و موهیمە کە من قەنەعەتم وایە ڕەنگە عیادەکەم و سیارە و خانۆکەم لە قیامەتا فریام نەکەوێت بەڵام گەنجێک لەم گەنجە جوانانە ببێ بە دکتۆر یان دکتۆرە وەلەو جادەی ناو بازاڕە ببێ بە دکتۆرە و خزمەتی هەندێک نەخۆش بکە لە قیامەت هەمووی چێتە سەر میزانی من های مارک چەند گرنگ و موهیمە بۆیە هەوڵدان بۆ های مارک کۆشش بۆ های مارک بێزار نابی بێتاقەت نابی ناڕەحەت نابی وا من ئەمڕۆ هاتم وا من بەنزینێک و مەسرفێکم کرد وا لە ڕێگاش دام لە کامێرێک و فلان بە چونکە بەنیەتی های مارک هاتوومە وا ئەسڵەن بسەبە مامۆستا شوانم وت بۆ خۆشی وتم ئەوە نەهاتووە پارەی بەنزینەکە دەربێنە بەنیەتی دەکەس هاتوو من ئێستا ماشەڵڵا هەنێکی زۆر بە پێوەیە کەواتە ئەگەر تۆ بەنیەتی های مارک هاتی کێشەت لەوە نییە زۆرە و کەمە کچم ئەگەر بەنیەتی های مارک بی پێویست بەوە ناکات دایکت بڵێ سپاس پێویست ناکات بەوەی بڵێ باوکم پێی نازانێ هەرچی بۆکەم پێی نازانی نازان خەریکە دڵمت جەڵدە لێمەدا نانە جەڵدە لێت نادا تۆ بۆ های مارک ئەیکەی ئەسڵەن هەنێ جار هەر پێویست ناکات دایک و باوکت بزانێت کە تۆ ناوماڵەکەت شوردووە ئاژنێ کشێت چیەکە هەڵە چی ئەوە ناوماڵەکەشم شوردوو بیزانە ئەوە چووکە بۆ های مارکی نییە هەی بەدنمەک
ئەوێت دایکی بیزانێ باوکی بیزانێ هەر ئەوە نیە لافیتێک لەبەر دەرگانە هەڵنەواسێ بڵێت ئەمڕۆ متبەقەکەم کۆ کردوێتەوە و چای بەیانیانش من لێم ناوە بەس باقێکی تری کە بە تەمای هایمارکە ئیشەکە کارەکە خزمەتەکە خێرەکە چاکاکە زۆر بە جوانی و بە مەزبوطی ئەتوانێت فریا بکەوێت و ئیسفادەی ترم ناوێت دەستخۆش بێت بۆ ئێوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە هایمارک هەمومان دەمانێت بگەین بە لووتکە هەر کەسێک بە تەمای لووتکە نەبێت لە ڕووی نەخۆشی نەفسیەوە دەبێت بە دوای خۆیان بەخۆیان بچێتەوە هەر پیاوێک نەیویست بگا بە لووتکە کاتێک پیاوێکە بینم ژنەکەی پێڵێ پیاوەکە بۆ ئیشێکی تر ناکرد بۆچی بیکەم معاشێکم ێ سەر و زیاد ئەو نەکبەت نەفسیان تەواو نییە ئەگەر نا چۆن پێویستت نییە ئەگەر پارێک بۆ مناڵەکانت زیاد بێ بۆ ژنەکانت زیاد بێ پارێک لێت زیاد بێ بیدەی بە حەج و عەمرە پارەیە لێت زیاد بێ بیدەی بە زەکات بۆ معلوماتە خوا بەخوایەتی خۆی حەزەکات تۆ دەوڵەمەند بی ئەگەر ئەڵێی بە بەڵگەی چی گەنجێک لە دوڵێت بەڵگەی چەند پێغەمبەر بە پێغەمبەراتی خۆی وتێتی اللهم إني أعوذ بك من الفقر خوایە من پەنات پێ دەگرم بە فەقیری بۆیە بە دین و بە محەممەدیش حەز ناکات تۆ فەقیر بی حەز دەکات ئێم گەنجەکانی و هەمووتان دەوڵەمەند بن ساڵانە ملیۆنێ زەکات دەفتەرێ زەکاتتان هەبێ ئەکاتە 150 ملیۆن دەفتەر زەکات کاتە سۆران فەقیری تیان نامێنێ ئێمە ئەوەمان پێویستە و دین ئاوایە بۆیە خاڵن لە خاڵەکان هایمارک فێرت دەکات تۆ بەرەو لووتکە چۆن یەکەمی ئەم پۆلە بم چۆن یەکەمی باشترین بووکی ئەم ماڵە بم ئەبی بە زاوای ماڵێت چۆن ببم بە باشترین زاوای ئەم ماڵە لە گەڕەکەکای چۆن یەکەم کەس بم بچم بۆ مزگەوت هەفتەی داهاتوو ڕەمەزانە چۆن ببم بە باشترین گەنجی ئەم مزگەوتە چۆن زۆرترین بانگ بدەم چۆن ڕۆڵم هەبێت چەند خۆشە پۆزی پێوە لێدەی لە دوای ڕەمەزان بڵێت چی ئەم ڕەمەزانە 6 دانە ڕۆژ خوڕمای هەموو ئەو مزگەوتە من تەوزیعم کردووە و فەرموودەکەش ئەڵێت هۆکار بیت بۆ ڕۆژوشکاندنی هەر کەسێک خێری ڕۆژوانەکەشت بۆ نووسێ بە بێەوەی لەویش کەم بێتەوە ئەڵێ یەک بەیەکی ئەو مزگەوتە 6 دانە ڕۆژیان بە تایبەتی ئاو و خوڕما من خۆم دامەتە دەسی هاتۆتە ژوور و ئاو خوڕما من خۆم دامەتە دەسی ئەو مزگەوتە 400 کەس ئەگرێش زەربێکەی 6 زەربی 400 2400 2500 2500 خێرت بۆ نووسراوە بە فەرمودەی صحیح ئەمە گەشتنە بۆ لووتکە نەک جەماعەت بانگی دا سێ خوڕمای بەدەستەوەیە ئەو بۆ بانگ نادا زۆر سەیر ئەگ لە برسا ببری باشە ئەوە بۆ هایمارک نییە ئەمە ئەی خۆی دوای نیم سەعات بە نقوجقە بێ لە دەبیلوسی داینەی خوا بکە قەبزیش نەبیت ئیسفادەی چی بوو سێ خوڕمانە با سیش بخۆی با سێ پاقلەواش بخۆی باو ئێوارە کفتە و شفتەش بخۆی سەعات 9 سافە بێت تەماتەی سوورەگراوت خواردبێ هەرە بێ لەوێ داینێت سەر و پێت خواردبێت هەرە بێ لەوێ داینی خۆت نازان لەوێ کوێڵم نازانم چیت خواردبێ هەرە بێ بچی لەوێ دای بنەی خوا بکە قەبزیش نەبی نەی بۆ لای دکتۆر دازاریش بدەی بە عیلاجی قەبزێتیا بەس بڕۆز بە ئەی هایمارک ئەوەی ئاڵی چی کورە وەڵای خۆی سەبیرم کۆتە خۆش تا خۆم ڕۆژم نشکانە بەس کورەوە نەخۆشە ئەو مامە پیرە و مناڵانە دڵیان خۆشەکەیت و خوڕماتە تۆ ئەبزان جەمادێک دوو خوڕمان نەما بنێ خۆ بەخۆی هێشتا خۆم ڕۆژەکەم نشکانە دوو خوڕمان بن ئەمە خۆش ئەوە هایمارک بینیومە گەنجی وان بینیوە کچی وا کوڕی وا دایک باوک خوشک برا هەموو سفرە تەرتیبات مەزبوط لە ئاخیرا هەمووی مڵچەی ئەرێ خوڕمای تێشم بۆ بێنە تۆ شەربەتی مێوشم بۆ بێنە اینجا خۆی سەرەکەی خوڕمایە کە هێنێ شتێک هێنێ لە ئاخیرە ئەم جۆرە کچە ئەم جۆرە کوڕە ئێمە ئەم جۆرە کەسەمانەوە بەڕاستی من وەکو دکتۆر بەختیار لەم جۆرە گەنجەم لە تۆوێ خۆ ڕەنگە سەدان دکتۆر هەبێ ئێستا لە ژێربەتانە بێشتا خەبەری نەبێتەوە من دکتۆرێکمەوێ بۆ گەنج بژی من مامۆسایەکی زانکۆم ئەوێ تەکەبوری نەبێت من کەسێکمەوێت دالەکەی پێشناوی قورسی نەکا قورسی کا با لە ڕێزە بەس قورسی نەکا بۆ ئیش و کار و بۆ میلەت و کۆمەڵگە من ئەوەم ئەوێ هەنێ تەلەبەتان هەیە هەر لە ئێوە بێتاقەتە بم دایکی تەلەفۆنم بۆ کاڵە کاک تۆ کچەکە وەختی خۆی تەلەبەی تۆ بوو ئەڵێم ئەڵێ لە پەرستاری وەرگیراوەسە جواب مەداتەوە و ڕۆژە و تێتی چی ئێوە هیچ نازانن کلاسیکن کلاسیک ئەی پرچت بڕن باشە بەس دەبەروی لە مەرحەلەیان یەک دوی پەرستاری وەرگیراویان تر بەوە تەواو تۆزێ لە چت بدەی بە ئارسا و خۆت بەشت بزانی قوڕ بەسەر ئەمە لە تۆ وەرگیرە هەی قوڕی لایە لە سۆران و گەلی عەلیبەک بەسەرم ئەگەر ئەمە بۆ نمونە خۆت لە دکتۆرا وەرگیرە هەر سەلام لە کەس ناکە هەر حساب بۆ میلەت و بۆ فەقیر و بۆ هەژار بۆیە ڕۆشتن بەرەو لووتکە بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەی ئاواتی هەمومان هەموو عالەم شەڕی بردنەواکە بەڕێزان هەموو عالەم شەڕی بردنەواکە هەموو عالەم شەڕی ئەواکە نەکەوێت
هەموو عالم شەڕی باشبوو نەکات، شەڕی لووتکەکات، کچەکان کوڕەکان. چەند کەس لەوە پۆلی 12 دەست بەرز کاتەوە. باش بۆ معلوماتی جەنابتان لەگەڵ ئێوەیە بە نزیکەی 110,000 پۆلی 12 110,000 هەڵپەی ئەوە ئەکات لەو چەند سەد کەسە بێ کە لە تۆ وەرەگیرێت، ئەی تۆ بۆ هەڵ نادەیت. لەو 110,000 لەوە چێ 50,000یان 40,000یان ئەمڕۆ لە سعات 5 و 6 بەیانیەوە بەخەبەر بێ بۆی بخوێنێت. جەنابت بۆ تا سعات 8 و 9 لە ژێر بەتانیا بوویت. بۆ ئەم شەڕە ناکەیت. ئەخە بردنەوە سەرکەوتن شەڕە بەڕێزان. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەر بەخۆی لە گەنجێکی بەسیتەوە بۆتە نەفەرێکە ئێستا لە گۆی زەویە 1.5 ملیار فۆڵۆوەری هەیە. هیچ کەسێک نییە بەقەد محەممەد درودی خوای لەسەر بێ فۆڵۆوەری هەبێ. هیچ کەسێک نییە بەقەد ئەو ناوی بهێنرێت لە بەیکەی بۆ بکرێت، دەنگ و سەدای بوترێتەوە، پەیامەکەی خەڵک گوێی لێ بگرێت لەم پەڕی شەرق بۆ ئەو پەڕی غەرب. لە ئەنجامی چی؟ شەڕی بردنەوەی کرد. بەڵێ پێغەمبەر ڕیخواڵەی کرا بەسەرە کردوتە پیان و تشێت. دایک دوو جاوتێتی چی؟ کە لە پوت وەڵا لە داختویان ناخوێنم بۆ وتت کە لە پوت بۆ وتت تەڕەماش کورە تەڕەساسیش نەکات تەڕەماش تەڕەساسیش. تۆ کوا فێر بوویتە؟ ئەی دکتۆر بەختیار فێری نەکردی سەرکەوتن پێویستی بە شەڕە؟ جاری وهەیە تەلەبە منافەسەتەکە، کارمەند منافەسەتەکە، ئامۆزا و پورزا منافەسەتەکە، جاری وایە بووکی ماڵێکی بووکەکانی تر منافەسەتەکان، جاری وایە کوڕی ماڵێکی براکانت منافەسەتەکەن خۆیان تەواویان نەکرد و حەز ناکەن تۆش دەرەجە بەرز بێنیت، ئەیانوێت لە دوکانەکە دادنێن، ئەیانوێت لە مارکێتەکە دادنێن، ئەیانوێت چی بکەن. جاری وایە کچی ماڵێکی دووسێ خوشکت هەیەەوە هیچی تەواو نەکرد و حەز ناکەن تۆ دەرەجە بێنیت و بۆیە شەڕە بەڕاستی شەڕە لەگەڵ ژیانە، شەڕە لەگەڵ گیرفان بەتاڵیە. بەڕێزێکی ساڵێ بابە دکتۆر جوان تۆ لە تێری قساکەی. نا لە تێری قسە ناکە بەڕێزم، منیش لە زەمەنی تۆیان لەوەچە دینار هەنێ جا دینار لە گیرفانمانە فەتە ڕۆی کرد بێ. منیش لە تەمەنی جەناب تا ئەگەر تۆ ئەدادەی یان تەلەبەی زانکۆی لەوەچێ وەکو پێویست پارێکی باش و چاک بەدەستمانە نەبێ بە دڵی خۆت قۆزیەک بخۆی شتێک بخۆی بۆ نمونە تەرتیبات بکەی. هەر لە زەمەنی ئێمە مۆبایل هەر نەبوو، ئەنتەرنێت هەر نەبوو، کارت و بەزم و ڕەزم و هەر هیچ نەبوو. ئایا و مایە یەک دوو گەڕەشێکی سلێمانی ئەگەڕای یان ناگەڕای ئەویش بە پاس و بە درێژایی ساڵ بیرم نایە بە درێژایی ساڵێک تەقسیم گرت بێ. هەر پاس بۆ یان بە پێ ڕۆشتویتە کەواتە پێویستی بە شەڕە. من ئەمڕۆ هاتووم بە زمانی حاڵ بەیەوە بڵێم سەرکەوتن بە ئاسانی بەدەست نایە گەنجە جوانەکەم. ئەو گەنجانی کوڕەکان کە لەم مەجلیسیا بەتابەتی ئەم بەشەی کە دانیشتون ببێتەوە ببی بە خاوەنی 500,000 معاش مانگانە، موچەیەکی ملیۆنی مانگانە، موچەیەکی $1000 مانگانە دەستکەوێ. بەڕاستی قورسە، شەونخونی ئەوێ، هیلاکی ئەوێ، ماندووبوونی ئەوێ، ڕاکەڕاکی ئەوێ، برسێتی و بەزم و ڕزمی ئەوێ، دووربوون لە دایک و باوکی ئەوێ. جاری وایە سەفەرکردن بۆ شار و مەملەکەتێکەوێت تۆ تەوێ هەر سێژەمە بیتەوە بەردەستدایە و فاسویلا و برنج بخۆیت و هەر ئاوا شەبەکەت فول بێ و بەردەوام لە پڕێکا ببی بە کوڕێک براگەردن مازە. ئەوە جیایە 5-6 کەس کوڕە مەسوولە کوڕە فڵانە حیزبێکی لە پشتە، ئەوە کەمینەیەکە. تۆ باسی کەمینەم بۆ مەکە تکایە لە ئێوەش و لەوەیەکێکش دوای لە ڤیدۆکەیە بۆ نمونە جواب داتەوە بە قسەیەکی زۆر بێمانە با بە خەڵکی نانە. ئەوە 5 کەس وا کاکەوا لە 105 وا بوو، لە 110 وا بوو، 178 باقیەکەی تری خۆی هەوڵی داوە. بۆیە هایمارک لە ژیانە زۆر زەرورە. بۆ بەرزترین بۆ مافی تۆ نەبێت. ئەم پرسیارە بۆ لە خۆتان ناکەن کچەکان کوڕەکان. بۆ تۆ یەکەم دکتۆری عایلەکە نەبیت، یەکەم مامۆسای عایلەکە نەبیت، یەکەم بزنسمانی عایلەکە نەبیت، یەکەم کەسی ئایتی عایلەکە نەبیت. هەر بە جدی کوڕەکان بۆ تۆ یەکەم کەس نەبی لە عایلەکەیە خاوەنی مارکێتێک بی لە سۆرانەوە لە داهاتووە چەند گەنجێکی عایلەکەی خۆت بخەیتە سەر مارکێتە. بۆ خاوەنی پرۆژەیەک نەبی، بۆ خاوەنی مارکێتێکە، بەنزیخانەیەکە، هەر چیەکە. ئیتر خاوەن خۆشەت نییە هەموو سەرمایەکەی تۆ بێ. جاروایە بەس ئیدارەکەی لە لای تۆیە. کەسێکە ئایتی تەواو کردو سەرەکەی کاشێری پەیمانگایەکە، کاشێری بۆ نمونە بەنزیخانەیەکە، کاشێری مارکێتێکی گەورەی خوانەی بڕێ 700,000 دینار کەمتر زۆرتری هەیە و مەزبوطە و لەبەر سپریت و لەبەر ئاو و تەرتیبات و چای و قاوە و نسکافە و جاجار قومێکی لێدا و شەبەکەی فولە و مەزبوطە. بۆ هایمارک نسبە نسیبی تۆ نەبێ؟ جێگەی پرسیارە. یعنی لەم ماوەی لەگەڵ گەنجێکا دانیشتومە، دایکی زۆر لی پەستاڵێ دکتۆر زۆر بێ
خوا تعبیرێکی وت بێتەماحە زۆر بێتەماحە دکتۆر ئاگام لێ شەست پێناوەڵ خوانەی بڕێ دەشی زیادە ئاخر بۆ زیادە یعنی بۆ خەڵک 95 ئەهێنێ دەجار دێتە لای مامۆستا مامۆستا بۆ کەمە مامۆستا بای پێنجم بۆ لێشکاوە مامۆستا غەڵەتە بۆ تۆ شەست تێناوەڵە دەشی زیادە خوانەی بڕێ 50 خست یعنی بۆ 50 بە خۆت ڕەوا بینیت جێگەی پرسیارە کوڕەکان لە هەموو سۆرانە هەموو ساڵێ 25 کەس لە تۆ وەرەگیرێ 30-40-50 کەس لە هەندەسە وەرەگیرێ 50-60 چەنە لە ئایتی و لە سۆفتوێر و لە هەندەسەی ئیتیساڵات و لە چیچی وەرەگیرێ بۆ تۆ لەوانە نەبیت خەڵکێکی زۆر هەیە لەم شاریا فۆتۆشۆپ و دیزاینە زانێ و پارێکی باشی دەسەکەوێت تۆ بۆ لەوانە نەبیت ئەگەڕڵی یەک چاوم هەیە هەر لە زگماک ئەوە قەینە ماشەڵڵا هەمووی دوو چاو ستە عالە ستە نەزەری بۆکەن لێرەوە هەتا فلکەکە نەزەر نییە ئەڵی مامە وەرە سەیسێەوەی نەبکە ئەی بۆ نەزەر ئەوەنە چاوت ئەبینێ خۆ کوێرایی دانەهاتوە ئەی بۆ شتەکانی تر نایبینێت ئەمە جێگەی پرسیار نییە ئەی بۆ عەقڵت پیاشکێ بۆ هەموو شتێکی تر بۆ ئەمە پیاناشکێ بۆیە من لەمەیە من بەڕاستی متەحەیرم جاروای لە کەسە نزیکەکانی خۆم برای خۆم جاروای پێڵم برایەکمێت تۆزێ بێتەماحە لە چاو ئێمەیە ئیشەکەین کارەکەین شت ئەەکەین دووسێ فیشەمان پێوەیە ئەوە بەڵگەشت نییە لەسەر جا خەڵکی وایە چییە کات بەچی ئەی شەرعێنێ بەچی خوا نەی بڕێ خوا هەر ئەوەنەی داوە نانە پێغەمبەر بە پێغەمبەراتی خۆی تاجر بووە نازانم ژیانی عەبدوڕەحمانی کوڕی عەوفتان خوێندوێتەوە یان نا لە مەکەوە کۆچیان کرد بۆ مەدینە پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ سەحابەیەکی ناسان بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە بڕۆن بە مەمرە و مەژی هەرچی تا نەبیکەن بە دوو کەرتەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوف دەستی گرت و دەستی خۆشی لێ کرد وتی سوپاست دەکەم قسەیەکی زۆر مەشهوری وت کە زۆر جار من بۆ گەنجەکانی گێڕماڵەیە دولنی عەلە السوق وتی خوا باشت بۆ بکە ژنت بۆ خۆت مناڵت بۆ خۆت ماڵت بۆ خۆت تۆ بازاڕم پیشاندە عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە خەڵکی مەدینە نەبوو ولا مەکەوە کۆچی کردبوو وحساب کە بە سفر کۆچی کردبوو دەستی دایە تیجارەت و ئیش سەحابە بوو ها لە مەدینەیە علەمایان دەگێڕنەوە لە کتێبەکان ئەڵێن زەمەنێک بوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف قافڵەکەی چمکێکی لە ناو مەدینە بوو چمکێکی لە دەرەوەی مەدینە بوو هەتا ئەڵێن جارێکیان دایکە عایشە لە دەرگا هاتە دەرەوە لە ماڵیان تەپ و تۆزێ وتیانەوە چییە وتی قافڵەکەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف هاتەوە بۆ ناو مەدینە ئەمەندە عەجیب بوو بڕن کتێبەکان بخوێنەوە ئەڵێن لە یەک شەڕێکە 500 حوشتری بەخشی 500 لیکسز واکو وەنەوشەی ئێستا حوشتری وەختەوە بووە 500 حوشتری بەخشی وە لە هەندێک لەسەر چاوەکانی تر ئەڵێن کە مرد بە تەور ئاڵتونەکانیان بەش کرد و دایان بە مناڵەکانیان و دایان بە خێزانەکەی بۆی وا نەزانن دین بە ناوی دینەوە بڵێ خوا نەی بڕێ خوا دیارە هەر شەستی داوە سەیلەم خۆ هەڵخەڵەتان نا تۆ خوا هەمما خەڵەتێنی کاکەجان خوا بەخوایەتی خۆی لە ئایەتەکەیان فەرمێ لەیسە للئینسانی ئیلا ما سعە نییە بۆ مرۆڤ جگە لە هەوڵ و کۆشش و ماندووبوونی خۆی زیاتر معقولە 30 ساڵ حکومەت هێرێم کارەبامان نێ بڵێ خوا هەرەوەنەی داوە ئەم هەموو شاخ و داخە هەبێت تۆ تاقە شەمسی دروست نەکەی ئەم هەموو ئاوە هەبێت تۆ بۆ نمونە شەپۆل دروست نەکەیت و کارەبای پێ دروست نەکەیت خەتای چییە خەتای خۆمان خەتای منە خەتای تۆیە خەتای وەزیرە خەتای فلانە خەتای بۆدیسێک خەتای هەموویە لاخیرە هەمومان خەتاباری بە خۆشمەوە خەتابار بۆیە دەبێت زۆر ئاگداربی وریابی بەرزترین کار جاوتم دیسان ئەیڵێم شەرت نییە من باسی هایمارک تەنها باسی دەرەجەی خوێندن بکەم بەرزترین ینی باشترین مۆزەفی ئەو دایرێ بە باشترین کرێکار بە من حەزەکەم تۆ بوو کاکە مەخوێنە ببە بە وەستای کاشی بەس باشترین وەستای کاشی سۆران بیت کاکە تۆ دوکانی کۆمپیوتەر دابنێ بەڵام لە هەموو سۆرانە کە هەر فۆرماتێک و کە هەر مۆزوعێکی کۆمپیوتەری زۆر معقەد ڕوویدا داخیرا بڵێن وەرە کاکە مەی بە بۆ فلان بچۆ بۆ لای پێشەنگای شڤان لە لای ئەو یەکاویەکە هیچی لێ عاسی نابێت منەمێ ئاوا بیت کێشەم نییە لەوەی تۆ دوکانێکی وەکو خەجێ خانم دانەی لە نانە یان دوکانێکی مارکێت وەڵڵا من حەزەکەم خەیار بی قەیچێکە لە سلێمانی وتم بۆم نەورۆزە بە تەمای جلی یەقین برادەوتی کاکتۆر بیچۆ بۆ لای فڵان جلی کوردیت بۆ دوورێ ئەڵەی قوتووە لەبەر هەر ئاوا وەسی نییە ئوتوموتوی ناوی ئەها بزانە چۆنە
لە خەیاتیشا تۆ توانی هایمارک بیت جایی چی سێ مواسەفاتی چی پابەندە بە مۆعیدەوە سعری زۆر ناڵێ دیزاین و نەخشی وات بووەکە بە دڵی خۆت دەرێکە لە گیرفان لە قۆڵ لە فڵانە هایمارکە تخواوان نزان هایمارک هەر لە فیزیا و کیمیایە هایمارکە بۆ دنیا هایمارکە بۆ قیامەت تەنانەت عەشرەی مبەشەرە کە دەکەس بوون پلەی بەهەشتیان پێدرا هایمارک بوو 7,000 بەبێ محاسەباچێتە بەهەشتەوە هایمارکە هەندێک کەس شەفاعەت بوو هەندێک کەسی ترەکە لە قیامەتە هایمارکە سبحان الله العظيم سبحان الله وبحمده كقرص لميزان قيامته هاي ماركة دسينان بسر من دالي بباوكا هاي ماركة اواني كخزمتي فقير وهجار ونداركن وقندريناكن هاي ماركة بروبوها مشتكاني تر تناند دصلاة داريك بيت تشتت بدز بيه كرسيت بدز بيه امزاد بدز بيه ايشاكي خود بجوان بكي اما انا همي حديثيان فرموديان آيات ينشتي لسرا هاي ماركة امامشي عادل بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە دکتۆر بەچی دەتوانین بگەین بە بەرزترین نمرە لە ژیانە هاوکێشەکە ئاسانە بەسیتە پارەی زۆر نابێ یەک سەبرگرتن دوو کارکردن سەبر نەگری بەشکن خوای شەڵا خوارە شوێنێکەوە بۆم ببارێنی وەڵای من قەت نەمبیست ئێنارتی بڵێ خەبەر عاجل لە گەڕەکی کارەزەوشک بووە دۆلارە بارێ جەماعەت وەرن تەشبێنن کۆیکەنەوە قەت نەمبینی لە مەکە و مەدینەش دۆلار ببارێ نمبینی لە ناو حرەمی مەکە و مەدینەشا دۆلار ببارێ نمبینی بۆیە من ئەو سەبرگرتنم نابێ ئەو سەبرگرتنم ئەوێ کە هیلاک و ماندوو بیت و پارەکەشی کەم بێ بڵێ قەیچێکە هەمووی مانگە دوو مانگ پێشتە گەنجێکم بینی دایکی گلەیی لێ کرد ئەوی بە 250 ئیشەکە زۆر کەمە زۆر هیلاکە بێ لە حیسناکەی سلێمانی لەم ڤیدیۆی بیستێتەوە لە داد وتم گەنجەکە زۆر قسێ جوان وتی کاک تۆ دایکم نازانێ وتم بۆ وتی هەمووی 6 مانگ ساڵێ تری پێچی ئەبم بە وەستا خۆم ئەتوانم دوکانێ مەحەلێ دانم دایکم زۆر سەیرە 250 پارەشم لێ وەرگرێ دەرناچم وا خەریکە فێر مەکینا بم خەریکە فێر تاخم پێشە بم خەریکە فێر گێڕە بم دووسێ مەحەل و دووسێ دوکانن بە تەنیجێکەوە دووسێ ئینن ئەمە دایکم زۆر سەیرە وەڵا لە حوتەوە ڕۆکدا حوتی وارە نایە جار وایە زانم شەو مەکینەی سیارێکەکەنەوە شەویش ئەچم یارمەتێدا جمعانش ئەچم نازام چیش ئەچم کابرایە سەیرە دایکم نایزانێ وتم دایگیان کوڕەکە عاقڵە بە دوای هایمارک ئاگەڕێ بەس دایە نازانێ هایمارک وتم بە دوای شتی باش ئاگەڕێ لی تێک بەتە ڕاستەکە ئەم ساڵە مەمرە و مەژی بەڵام دوای ساڵێکی تر ئۆتۆماتیکیان خۆی مەحەلێک دەکاتەوە بۆ دابەزاندن و نازان بگۆڕینی مەکینە و جێڕ و فڵانی نیسان و تیدا و یارس و چی و فڵان چکە تەجروبەی لە هەموویە عەقڵ ئەبێ چەند گەنجە بێ بڵێ چی 200 هەر پارە نییە بەخوا لە برچا بمرم بە 250 ئیش ناکەم ئاخر هایمارکە یەک سەبرگرتن دوو کارکردن یەکەم کەنجە حەوت ئەڕوا بۆ حەوت چکە دایکێکێ لە گلەکانی ئەیوت ئەمەی کا کەس نەکردەیە یعنی چی سعات 5 دێتەوە 6 دێتەوە لە حیسنەعە هەموو خەڵک سعات 3 تەواو بێنە ئەم تا ئاخر دەقە خۆی دوکانەکە داخ ئەوێ وەستاکە لێ ڕازی بێ ئەوێ دەری نەکا ئەوێ ماوەیەکی تر بڵێ گەنجە جوانەکە بۆ نایی دوکانێتر بکەینەوە بەسەنە لە حیسنەعەکەی سەرەوە تۆ سەرپەرشتیکە و ئیدارە دێن بە تۆ سیقە دروستەکە سەبر لەگەڵ کارکردن ئافرەتێکی بەرەزە لە کاکتۆر بووکی ماڵێکم خانوم گیانی ئەڵم سەبر بگرە و خزمەت کە دوای ماوەیەکی تر پیاوەکەت مەزبوطە بێ دوای ماوەیەکی تر من کەیسی وان بینیوە خەسوو تێتی بەخوای تر لەگەڵمانێمە نابێ چەند ساڵە خزمەتمانەکە سوێنی لە کوڕەکەی خواردو تێتی خۆمە شتێکتا دەمێ خۆشت پارەت هەیە یا لە خانووەکەت جاکەرە بامیش تۆزە ئیستراحەتە چەند ساڵە خزمەتی من و باوکتەکە داما بامی تۆزە بە ئیستراحەت بشی چەند بووکیش هەبوو لە خۆی تێکدا بەخوا بم کوژێک بە خزمەتی ناکەم خەسوو بەر سەرپەراسوو جا تا تۆ پێی بڵێ خەسوو بەر سەرپەراسوو سەبری لێ نەگریت و کار نەکەیت یان خۆت بە تەلاقدانە دەی خۆ تەلاقدان چییە لە دوکانێ دەرکرێت تەلاقدان یعنی تۆ ساڵێ دوو ساڵ شوێنێک ئیشت کردووە سەبر نەگری لەسەریش یعنی مەسەلەن وەڵای دوکانی وایە برای وایە لە کاکتۆر یەک دوو جار پێم وتووە چوون بۆ جارە مارکێتێک برادەرم وتم ئەو فڵان کەس دیانەوتی کاکتۆر دەرم کرد وتم بۆ ئەوی دکتۆر یەک دوو جارە و جەژن وەرە وەڵام من جەژن نایەمەوە نەورۆز وەڵام من نایەمەوە ئەوی هەموو جومعانێ نا بەس هەنێ جومعانی پێش عوتڵە و سەفرە و ئەوانی سەفرەتیابی هەنێ جومعان مارکێتەکەی سەرەکەم نایەتەوە بدەرم کرد قاومدا ڕاستەکە تۆ سەبرم لێ نەگری یەک ساڵ من پارە بدەم بە تۆ ئامادە نەبی جەژنێک بێتەوە عوتڵەیەک بێتەوە یان هەنێ ڕۆژانی ڕەمەزان تا سعات 2-3 شەو لە مارکێتەکەی دەرتەکەم کاکە تۆ قابلیت پارە نییە
دکتۆر بەختیار لە هەموو عالەمە بە هاوکێشەکەی بۆ هێنای وتی سەبرگرتن و کارکردن دەتکا بە هایمارک، دەتکا بە باشترین ژن لە لای مێردی خۆت، دەتکا بە باشترین پیاو لە لای خێزانی خۆت، دەتکا بە باشترین شاگرد لە لای وەستای خۆت، و دەتکا بە باشترین دکتۆر، باشترین ئەندازیار، باشترین مامۆستا، باشترین کارگێڕی، باشترین ڕاگەاندنکار. بڕۆ من مدیری تەلەڤیزۆنی وا بینمەڵە چی کاکتۆر فلان و فلان چەندە داوای چەندە پارەکەن ئەیان دەینێ، چونکە چەند جار پارەی زیاتریان داوە پیان ئێریان بەجێ نێشتووە، هەڕەشیان لێکردو ئێرەیان بەجێ نێشتووە، جاری وا بوو بە سێمان پارەمان بەدەستەوە نەبووە نەمان داوە پیان مەجالمان نەبووە هەر ئێریان بەجێ نێشتووە. بۆی ئەو دووسێ فلان کارمەندە یان ئەو دووسێ پەیامنێرە زۆر شیرین لە دڵمانە بە حیاتی دەستمان تێ ناچێت دەریان بکەین. ئاها چەند گرنگە سەبرگرتن کارکردن دەتکا بە هایمارک. بەس من لەکوێی بێنم سەبرت نییە لە دایک، سەبرت نییە لە باوک، سەبرت نییە لە گیرفانی بەتاڵ. ئەزانم ڕەنگە ئەوەی کە هاتووە بۆ ئێرە ڕەنگە ئێستا دینارێکی لە گیرفانە نەبێ کچم کوڕم هەستی پێکەم. ئەزانم لەوا چێم هەفتەیە وحدەت نەبوو بێت بۆ نمونە مۆبایلەکەت شەحنکەیتەوە یان ئەنتەرنێتی تیا بێت یان تەلەفۆنی تێدا بێت. یاخدا ئەوەش بڵێن من دەیان جار باسم کردووە زۆر جار لەم مینبەرانەوە دکتۆر هەیە برادەری خۆمە گەڕەکێکەیە لە خەبات زۆر دووریان وەکوا بێ ئەمسەر و ئەوسەری سۆران سوێنە خواڵێ بە درێژایی کولەی تۆ بۆ نمونە پارەی تەکسی و پاسم پێ نەبووە بە لە خەباتەوە بە پێچوومە بۆ زانکۆی سلێمانی و بە پێگەڕاومەتەوە بۆی ئەو دینار دوو دینارە بیدەم بە لەفەیەک بیدەم بە برنج و شرێک لە بەرەوەی پارەی نەبێ سەبرە. بەڵام ئێستاچێکە لە دکتۆرە گەورەکان ئێستا عیادەی بەرناکەوێ، ئێستا لەواتێ چەند میلیۆن بەس مەعاشی بێ، ئێستا لەواتێ چەندین زانکۆی ئەهلی هەر مەمنون بێت دەرزی پێ بڵێتەوە. ئێدە بیکە ئەزیزەکەم هایمارک. بەڵام دوو جار مامۆستا تەریق دەکاتەوە ئەوە لە داخ مامۆستا فلانە هەر ناخوێن چاو دەرچی مامۆستا فلان بۆ زەرەکە، ئەوە لە داخ دایک مەهەڕەڵێ بخوێنە شەربی هەر نەخوێن چاو دەرچێ کێ زەرەکە دایک زەرەکە باوک زەرەکە حکومەت زەرەکە بەس جەنابەت. بۆیە هەمیشە هایمارک بۆ قیامەتیش وایە. بۆ فەرموودەکە دەڵێ ئەدونیا سجن المؤمن وجەنەت الکافر. نەزەر نەکەی، حرام نەخۆی، سەیری فلیمی ڕوت نەکەی، سەیری پۆڕ نەکەی، سەیری سایت و پێیج نەکەی، جار سەرچۆپی و گاوانیش نەگری وەڵاڵی خەریکە دڵمەتەق. طبعا ئەیتە سەبر بگرە و کاری لەسەر بکە هایمارکە. ئەی تۆ ئەوە نازانی بۆ نمونە باپیرەی من 50 ساڵ ژیاوە 6 ساڵە لە قەبرایە ئەوەنە و شتێک بەس لە قەبرا بۆ خوازانە تا قیامەتیش دوایی بەرزەخ چەندێکە دوایی بەهەشتیش ئەو خۆتان نەزان مالە نیایە. ئەی تۆ ماقولە بۆ 40 ساڵ 50 ساڵ هایمارک بەدەست نێنی بۆ 40-50 ساڵ شووری لێ ماڵی. بۆیە هەمیشە ئێمە دەمانوێت بۆ دنیاتان بۆ قیامەتتان بۆ ژیانت بۆ گوزەرانت ئافرم بۆ ئافرەتێ و چەند ساڵی کە هێشتا کچە لە ماڵی دایک و باوکێ تەحملی دایک و باوکێکە بۆی هایمارک بێ. جارێکیان لە خوازبێنی کچێکا بووین دایکەکە زۆر گریا و مش عەجیبمانیات باشە وتمانەوە چیە خۆی مە قابلە نایفەوتێنی ناین وتی کاکتۆرم کچە زۆر نازدارن لەلا من و باوکی قەدری ئەم کچە ئازانین. سوێنێ خواری ئەگەر بڵێم لە یەکی متەوەستەوە بەدەگمەن خەبەرم بۆتەوە ئەم خەبەری نەبوو بێتەوە ڕەنگە درۆ نەبێ. جارێ ماوەی 2-3 ساڵ 4 ساڵی و چەندێکی و سەوەفان و زلاقمەیە بەدەگمەن چای بەیانیان وەختی هەڵساوی لەگەڵ باوکیان سفرەکە حاضر بووە. ئەوە باوکی دانیشتووە جا باوکی وتی کوردە پێویست ناکای شەڵا بەشکم شوێن وتی ئەوە باوکی دانیشتووە چەند ساڵە بەبێ پێڵایی بۆ یاخچوو بێتە دەرەوە کە باوکی تەمەنیشی زۆرە ئەم کشە نازدارە بەدەمی گریانەوە بە کوڕەکەی وتی توخوا قەدری بگرە توخوا تەریقی مەکەرەوە توخوا سوکایەتی پێ مەکە. من دڵنیام ئەم کچەم نازدارە خزمەت دەکات وەکو گوڵ خزمەت دەکات. جا بە حەقەتیش دوایی کوڕەکەم بینیەوە کاکتۆ زۆر بەڕێزە زۆر ئیشکەرە مەزبووتە خزمەتی بووکی یەک هەفتە بووە ئەو ماڵی لەسەرەوە بخوار و ماڵ دایکم دین کردووە. ئەو یەکەم جاریان بخوا ماستاو چییە خۆی باتە پێشەوە دوایی بۆیان دەرکەوت وان نییە کچان هەر خۆی حەزی لە هایمارکە هەر خۆی حەزی لێ نەک بچێ بۆ ماڵەکە خاولێک بێنن بیدەم بەڕانمە ناستالا اینجا بەخێر بێن دانیشتو دەم خۆی کرێتە نقڵ و ئێقەی ناوتمان ڕۆژێ 2 ڕۆژ ئاوا دوایی کەواتە تۆ بەتەمای هایمارک نیت و ناتەوێت سەرکەوتوبی. بۆیە هاوکێشەکە زۆر گرنگ و موهیمە. چۆن بتوانین تەفەوق سەرکەوتنێک بەدەست بێنین؟ یەکەم شتە بێ ئاواتت بێت تەمەنی ئاوات خۆزگە نا ئەبێ بەشێک بێ لە ئامانجە دەبیتان نەچێت خۆزگە دارێکی بێبەرە خۆزگا منیش معاشم زۆر بووە هەر ڕۆبی خولێنەوە خۆزگا منیش دەرەجەم بێنە نە هەموو غەمت چکە ئاوات جیاوازە لەگەڵ خۆزگە
ئامان جیاوازە لەگەڵ خۆزگە باوا بڵێ ئامان یعنی هەدەفت بێ خۆزگە یعنی تەمەنی خۆزگە هەمومان خۆزگە بەهەشتمانە بێ خۆزگە خوا لێمان خۆش بێ خۆزگە فڵان بەس ئایا ئەمڕۆ نوێژی بەیانیمان کردووە ئایا خۆمان حاضر کردووە چەند ختم بکەین بۆ ئەم ڕەمەزانە ئایا قورئانێکمان کڕیوە بیزداد ئەم ڕەمەزانە سێ چوار جار بۆ نەبی خوێنینەوە ئایا لە ئێستەوە سێ چوار جار ختمی ئەنوا و ئەشکال ئەحمەد عەجمی و منشاویمان کردوتە ناو مۆبایلەکەمانە بۆی بە هێدفۆن گوێ لێ بگرین ئایا لە ئێستەوە دووسێ مزگەوتمان داوەتە بەرچاومان کە بڕۆین لەوێ خزمەتێ بکەین ئاو تەوزیعکەین خورما تەوزیعکەین فڵان ئایا لە ئێستەوە هەواڵمان پرسیوە و محاولەمان کردووە بۆ نمونە ڕۆژەکانی تەراویح لە چی مزگەوتێ بکەین جارێک چوومە ماڵێک چەند ساڵە پێش سەر ڕەمەزانێ باوکی تووڕاو جارێ دایک باوک نازانێ سەیرەکەم ئەم گەنجە چییە کات هەموو شەوێ ئەچێ بۆ مزگەوتێ کاکتۆر زۆر حەزەکەم هەموو مزگەوتەکان یعنی ماشەڵڵا ماڵێن لە ڕاپەڕینە چێتە بە ڕاپەڕینی ئەو بە ڕاپەڕینە چێ بۆ لای ئاوارەکانە چێ بۆ لای نازان بۆ بەکرەجۆ حەزە کات هەر تەراویحی لە مزگەوتێ بکە خۆشیشە ها خولیایە ئەم گەنجایەوێت ئەم ڕەمەزانە 20 مزگەوت 20 تەراویح تاقی کاتەوە 20 دەنگ 20 ختم 20 فڵان چەند خۆشە ئەمە ئاواتە نەگێکیکی تر بەخوا هیلاکەم زۆرم خواردو ئەمەنەی خواردووە دایسی داوە ئێوارە نەکفتەیە نەدوان نەسیان لاڵ و پاڵ کەوتووە ئاوە بەسەر ئینەکەوە هێزم تیان نێدایە قەینا نوێژی عیشاش درەنگێکە مەگەر خەبەرم بۆ پێش نوێژی بەیانی ئەی زاڵم قتل و جەمعێکە قتل و جەمع خۆی قەسر و جەمع هەیە قتل و جەمعێکە قتلێکە ئەوە تەختێکە لەگەڵ سعات 40 دقەیە چەندێکە نوێژی عیشاکە و دوای چارەکێک دەستێژەکە هێشتا نەشکاوی جا نوێژی بەیانیشی لەگەڵاکە و جەڕێک بخەوەرەوە بەسەری حاڵم جوانە ئەگەر ئەمە ئاواتت بێت من قەناعەتم وایە تۆ ناتوانانی سەرکەوتوی باش ئەڕۆین سەریع چیم پێویستە بۆی پلە ئەی پڵەس بەدەست بێنم پلە ئەی پڵەس تۆزێ قورسە بەڕێزان دوای گەری شەڵاگە چوونە مەکتەبی ئەهلی یان زانکۆ یان زۆر جار بۆ خوێندنی باڵا یان لە زانکۆ زۆر جار ئەڵێن ئەی پڵەس هەیە ئەی بەسەرن ئەگە لێرە نووسی بێتم ئەی پڵەس هەیە لەگەڵ ئەیە دوای بی پڵەس هەیە لەگەڵ بیە تەمان ئەی پڵەس سەر و 95 یعنی پلەیەکی بەرزە بۆ نمرەی ژیان بۆ نمرەی خوێندن ئەیەکان نزیک نەوەتەکانە تەمان بۆ معلوماتان ئەی پڵاس زۆرێ لە تووبەکان و زۆرێ لە هەندەسە چی نەک زۆرێ هەرچیز کۆلێژە ئەکەوێتە سەر و لە ئەی پڵەس بەدەستبێنی هەموو کۆلێژ و پەیمانگاکان وەرتەگرێ وایە 98 و 99 بێنە طب و هەندەسە و قانون و علوم و حکومەت ئەڵێ وێڵکام هەمووی دەرگات بۆ کراوەیە چاوەڕێی تۆیە بینوسی لە فۆرمەکە کە هاتیتە ئەی زۆربەی طب و هەندەسەکانت نامێنێ وایە کە هاتیتە بیەکان دێتە سەر هەشتاکان قانونش لە دەسەدەی کە هاتە سەر سیەکان ئەتوانم بڵێم زۆربەی کۆلێژەکانت لە دەستدا بەداخەوە کە هاتیتە سەر دیەکان ئیتر ئەگەر مەحەد وەرت گرێ یان وەرت نەگرێت یانە بێشتێ پارەی بۆ حەزرکەی بۆ ئاهلیەکان قیامەتیش بزڵبت وایە ئایا خۆت بۆ ئەی پڵەس حازر کردووە یانە ئەی پڵەس بەچی بەدەست دێ کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان ئەینووسم کە گرنگ بوویەوە بۆیە هەر لە کتێبان نووسراوە لە ئینتەرنێتا لە سێرچە بەحسی لەسەرا how to get A+ in the exam تاقیکردنەوەی ژیان تاقیکردنەوەی قیامەت پێغەمبەر ئاسا سەحابە ئاسا چۆن بتوانین پلەیەکی بەرز بەدەست بێنین بە زمانێکی ترێڵن چۆن ببن بە باشترین بووکی ماڵێ دکتۆر خۆم کچانە هەر شووەکە نووسنە ماڵ و حاڵی خۆم دکتۆر چۆن ببن بە باشترین زاوای ماڵێ چۆن ببن بە باشترین فەرمانبەری کۆمپانیایەک حەزەکەم دوای ماوەیەکی تر پێشنیانە بۆ بکەن بڵێن بەڕێز بۆ ناتیت بۆ نای سەرپەرشتی فڵان شت بکەیت ئاخر خۆشە بۆ من شانازیە خوایە چاوپیس لێم نەدا هەمووی ماوەیەکی کەم لە شوێنێک بوومە سەرۆکی زانکۆبان کا کاکتۆر باشی حواڵ چۆنە ساڵی داهاتوو کۆلێژێکی فڵان ئەکەینەوە پێمان خۆشە ئەگەر جەنابەت مەجاری هەیە ڕاگرایەتی و کۆلێژەمان بۆ بکەیت و مەمنونی شەبین و موچە و هین هەمووی لەسەر ئێمە بەسەر چاو من پێی بڵم وڵای داوای لێبوردنەکەم پێم ناکرێ فیشەم زۆر پێوەیە مەجالم کەمە التیزاماتی ترم زۆرە خۆشە خۆی بێت ئەو خەڵک لەو لاوە پاشقولی بۆدا خۆ خەڵک شەڕی بووەکە خەڵک واستەی بووەکە ئەگاتە مەکتەب سیاسی و سەرکرداتێ تا بێ بەڕاگری کۆلێژێک فلانێک ئێستا تۆ لە زانکۆیەکی ئەهلیە تەکلیفت لێ بکا کەواتە مانەوێت تۆ بەرەو پڵەی ئەی پڵەس ڕۆشتی بۆیە بە چەند خاڵێک بە جەنابتان ئەڵێم لە ژیانە چۆن بگەین بە ئەی پڵەس ئاسانە سووکە پارە و شتی زۆر ناوێت جەوی هەیە مامە ها ئاوا لەو جەوت هەبێت بە جوانی بۆ مەزبوطی چی بکەین بۆ داهاتوومانیان
کۆمەڵی خاڵ یەک تەرکیزم بدەنێ و کۆتایی پێێنین بیکەن بە قاعیدە و بیکەن بە ئەڵقە لە گوێچکەتان. یەکەم شت کە گرنگ و موهیمە ئامانجی تۆ چییە؟ لەم دەرگا چوویتە دەرەوە بە کالۆرۆس کەمتر پێ ڕازی مەبە، گرنگە. لەم دەرگا چوویتە دەرەوە ئەگەر خەروجی دیبلۆمی ساڵانی پێشوویت بڵێ تا چەند ساڵێک تر بە کالۆرسێکە خوێنم، بە ئەهلیەکە بە ئێوارانێک بۆنە لەم هەمووی مانگە دوو مانگ پێشتە گەنجێکیان پیشانمدا لە زانکۆی قەیوان دەرزەڵێتەوە، وتم ئەمە چۆن؟ وتیانەمە دکتۆر مەحەدی پەرستاری تەواو کردووە، دوایی لە ئەهلی پەرستاری تەواو کردووە، ئەوە ئەم ساڵ ماستەری تەواو کرد لە قەیوان دەرزەڵێتەوە. لێرەوە ڕێزم بۆ هەیە ئافرە خۆی تەلەبەی مەحەدی حکومی بووە، بەڵام دوایی چووە پەرستاریەکی ئەهلی خوێندووە، دوایی ماستەری تەقدیم کردووە خوێندووە، ئەو ماستەر لە ماوە تەواو بوو، ئیستا مامۆستایە لە قەیوان. ئافرمە لە کۆڵانی ئەو دیوە بۆی هاتەوە. ئەمە بۆ ئامانجێکی گەورەی هەبوو. ئەمە نەهات بڵێ ئای مەحەدە شڕا چۆن ماڵ منە دوێرە هەر بەدارەوە سەوزەرە خانم کە، هەر قەتار و ڵاوەیسی بڵێ بە دیار ئەمەوە، هەر خەفەت بوو خواوفرمێز بڕێژێ و خەتای دایکم بوو، خەتای باوکم بوو، خەتای حکومەت بوو، خەتای مامۆستا فڵان بوو، ئۆ ڕەبی نازانم چێ بە کۆی زوخابی ئەو چاو لێیدام، چاو ئاخر تۆ چی چڕ و چاو لێتدا، باجی فڵان چاو لێیدام، نازانم چی هەنێشتی پیرێژنانەی وە ئەڵێن هەنێ گەنج تەریقە بیتەوە، هەڵە تخوا بە هەموو عەقڵتەوە. وەڵاو پیرێژنا زۆر باش بووم، وتی بۆ کۆڕێ وتم بۆ ئیمتیحانە چم، وتی زیرەکی دەرەجایە نیت لەوە تەختی کردم، ئەو ڕۆژە باعسی دەرەجەم لێ شکا. تای پیرێژنی داما و چییە پیرێژن جاواب وایە ئەمانێنا و پیرێژنە ڕێک ئەمانوت بڕۆ چاو بدە لە هین چی پێڵێن ئەمەی ئیسرائیل ناوی چییە؟ ڕئیسەکەیان ئەمان تخوا دوو چاوی لێ ناتانیاوە وەرە بە کاکە چاوێکی لێدە با تەختیکە هەتا بێ ملیپانە بێ، لایە لە دەوڵەتە عارەبیەکان دوعای لێکەن هەر ملیپانە بێ. کاکە هەوڵ ئەبێ بدەی، من پێشتر پێم وتی سەبر و کارکردن ئەگەر بە ڕێزەکەڵێ کاکتۆر تۆ با ئیمانم بە دوعاهەیە، بەڵام دوعا لەگەڵ ئیشە، دوعا لەگەڵ ئیشە، لەگەڵ کارە، لەگەڵ هەوڵدانە، لەگەڵ کۆششە، لەگەڵ بوونی ئامانجە. من قەت نەمبیستووە جوولەکە یان بۆ نمونە قوڕیش هجووم کە پێغەمبەر بڵێ لاچن دەست بەرزکەنەوە خوایە تەفروت و نایان کرد، قەت شتی وام نەبیستوە. یەک فەرمودەن پێ بڵێن وابێ، خەندەقی لێدا حسابی ئاوی کرد، حسابی تەرتیباتی کرد، پێش دوا سەر شاخ تیر و کەوان منجەنیق دار و بەرد فڵان، ئینجاکەش لە هەنێ شەڕە هەر سەرت نەکەوتن. ئامانجە کاکە، ئامانجە بەڕێزەکەم. من نەمبیستوە، ینی بەڕاستی نەمبیستوە، ینی ئێستاکە لە هەنێ گەنجێ بیستم، بەخوا خوای گەورە بۆت بکە ئێتر ناڵێت تۆ کوڕیکیت. ڕاستە ئەم قسەیە، بەس بە دیوێکی تریشە تۆ ئەگەر هەوڵ بدەیت و کۆشش بدەیت ئەوش خوای گەورە ناڵێ کوڕیکەی، بەخوا سینیش بی خواش نەپەرستی مشک و جرجش بپەرستی دەوڵەمەندەکە بە گوێرەی هەوڵی خۆت. سینی بە بوزا بپەرستە مادام کارەکەی ئەبی بە گەورەترین کەس لە ئایتی و کۆمپیوتەرە، ئەبی بە گەورەترین وڵات ئەبێت هەموو دەوڵەتە عارەبیەکان بە سعودیەوە محتاجی سین بێت. کارەکە کاک ئەو سەر بچکۆلە سەرفیسقانە چاو بچکۆلانە ئاواکانی عەتیکە ئەی بینی ڵێ مەلەوەی چی تیا بەسەرمێ کارەکە کاکە کارێک برادرێک مێز زۆر چێ بۆستینەڵە چی بووە اینجا تەریقە بیت وێمە ئاهلی خەوین بە کوردەکەشەوە ئاهلی خەوین لەوێ گرمەی دێ نازم باسی چی شارێکی کە شەنگەهای بوو چی بوو ئەوی سەعات 2 بڕۆ سەعات 4 بڕۆ سەعات 6 بڕۆ ئەم قیتار و هینانە جمەی دێ هەروە کچە و سێ جانتا بە دوار خۆیەتی ئەمە ئەڕوا بۆ شوێنێکی تر ئەڕوا بۆ کۆمپانیایەک ئەڕوا بۆ مارکێتێک لە مارکێتەکەی تەواو بێ ئەچێ بۆ زانکۆ لە زانکۆکەی تەواو بێ ئەڕوا بۆ مارکێتەکەی چکە ئیشێکی لەگەڵاکە کار ئەیوت ئەڵەی شارە مێرولێ ئەم ملیار و 800 ملیۆنە چەندێکە ئەیوت ئەی هێنێ و ئەی بە ئێمەش دێرە سەعات جاری وایە 6 و 7 بیانی بچۆ چۆڵ وەڵەمووی لە ژێر بەتانیە بۆ بەیانی زۆر بڕۆ جاری وایە شتێکت دەست ناکەوێت گشتا دوکان نەکراوەتەوە لە بەرۆی هەمووی ئینە کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگ و مهمە ئامانجی تۆ چییە لە ژیان ئامانجت لە ڕووی داراییەوە ئامانج لە ڕووی خێزانەوە ئامانج لە ڕووی لەشساغی و تەندروستیەوە ئامانج لە ڕووی خۆشەویستیەوە قلیبلی وەڵا حەزەکەم ئافرەتێکی شەهادەدارم دەستکەوێت زۆر باشە دەخۆت باش شەهادەدار حەزەکەم ئافرەتێکم دەستکەوێت بە شەتۆبیەکانی تەواو کرد بێت کەواتە خۆت هەوڵ بدە بە شەتۆبیەکان حەزەکەم ئافرەتێک لە بواری هەندەسە و ئایتیە کەواتە خۆت هەوڵ بدە نزیک بی لەو بەشەوە حەزەکەم ئافرەتێک یان پیاوێک بە نسیب بێ دوکتۆر لە ژیانمە بەشی شەریعە و ئارەبی زۆر باشە کەواتە خۆت هەوڵ بدە لەو بەشانەیە باش بە چاک بە مەزبوط بە
طبعا بۆیە خاڵی یەکەم ئامانج زۆر گرنگە. ئامانجی تۆ چییە لە ژیانە؟ بە نەبوونی ئامانج بەڕاستی تۆ ناتوانی بگەی بە پلەیەکی بەرزی چاک و مەزبوط. تەمەەن ئامانجەکەش دەبێت خۆت بۆ خۆتی دابنەی، خەڵک ناتوانێت بۆ دابنێ. ئێستا من زۆر جار سەیرم کردووە دایک و باوک سوبحان الله ئەیانوێ بە زۆر ئامانج بۆ کچ و کوڕ دابنێن، بەس دایک و باوک چی لێ بکات؟ یعنی من هەمووی ماوەیەک پێش ئێستاکێ لەگەڵ بەڕێزێکا دانیشتم، خۆی و پیاوەکەی مامۆسای زانکۆن بەدەست کوڕێکیانە بوونە تەپەن لە چواری ئەعدادێ ناخوێنێ. ئەڵێ من واز لە ئەعدادێنم دێم بۆ مەحەدی کۆمپیوتەر و وەرزشوانە چ بۆیە 5 ساڵێک کوڕم بە قوربان هەناسەکەم چاوەکەم نە سەیری دایکێکە نە سەیری باوکێکە ئیسپادە لە کەس ناکە. کەواتە ئامانجە بێ خۆت دایبنی. دکتۆر بەختیارش ناتوانێت پێت دابنێ. بەڕێزەکە لە کاکتۆر ئەکرێ ڕۆژێ دانیشتم لەگەڵ تا ئامانج دابن نەوڵا ناکرد. من لەکوێ توانم ئامانج بۆ تۆ دابم؟ چزانم تۆ حەزت لە چییە؟ چزانم مێشکی تۆ چۆن چیتایە؟ چزانم تۆ بەرنامە چییە؟ چزانم لە چیا بە قۆت و بەهێزی؟ بۆیە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و موهیمەوە کە ئامانجەکە چییە و ئامانجەکەش دوورە یان نزیکە قەینا. بەڵام تخوا ئامانجێکی عەجیبە زۆر حەز دەکەم بچمە سەر فەزا. تۆ جارێ بڕۆ بۆ هەولێری جا بڕۆ بۆ فەزا. تۆ جارێشتا شاری جوانی سلێمانی دەبینەوە چی سەر مەریخ و سەر فلان. زۆر حەز دەکەم ڕۆژێ بتۆڤن ببینم. نازانم چی علی بابا ببینم. ئەکارە جا تۆ جارێ ڕۆژێک پەرلەمانی کوردستان ببینە ئینجا بگەرە ئەوێ. بەچی پەرلەمانی کوردستان بینم؟ بەشی قانون تەواوکە ئەتوانی یەکسەری لێ ئیجازە وەرگیت و بڕۆی سەردانێکی بەشەکان و بیان ڕاگەیاندن کار بە ئەتوانی بچیت. لە بواری سیاسەتا بەرەوپێش ئەتوانی بچیت. لە ڕێکخراوێکا بەرەوپێش بچیت ئەتوانی بڕۆیت. ئەنواو ئەشکال شت هەیە هەناسەکەم. ئەزیزەکەم ڕێگا زۆرە. بۆیە خاڵی یەکەم ئامانج. تەمەەن ئامانج ئەهام هەموو تێڵایە لە ڕێگاتە خۆ ئاگات لێیە. کێ ئامانجە لێت تێکەدات؟ فرێند کێیە؟ ئەوەی تەنیشت بە شەر نییە ئەوەی ئەمڕۆ بێ هاوڕێ ئەڵێ چی؟ با بڕۆی مێشکی تەقانم با بڕۆین بۆ مێشکم تەقانی هەواڵە بەخوابی بۆ مێشکم تەقانی دانیشە بۆ مێشکم تەقانی با بڕۆین سوادەی نییە با بڕۆ بە کەڵکی ئێمە نایە. کەواتە فرێند ئەبێت چەند کەس هەبێ بە بۆنی برادەرەکەی و ئەمڕۆ نهاتووە. چکە پێی وتووە ئەگەر تۆ ڕۆشتی منیش دێم هینە مضاف و مضاف ئیلەیە جار و مەجرورە ئەگەر ئەو نەیە ئەمیش نایە. کەواتەوە خراپە. یەکەم فرێند. دوو پێزمستس ڕەشبین نابێ ناکرێ ناتوانە بە کەڵک نایە ئیسفادەی نییە. سێ سۆسایەتی یعنی چی؟ کۆمەلگا کچ و بزنسیان نەوتووە کچ و تیجارەتیان نەوتووە کچ و کۆمپانیایان نەوتووە. ئەمە ئافرەتێکی بەڕێز نەبوو بە سەرۆکی پەرلەمان و تا ڕادێک سەرکەوتوش بوو معقول بوو جێگر معقول بوو. نازانم ئەخوێننەوە یان نا ئێستا پێم وایە نەماوە ئەم ڕئیسەی پێشووی سنگافورە کە یەکێکە لە اقتصادە زۆر گەورەکان ئافرەتێکی محاجەبە بوو. ڕئیسی هەموو سنگافورە بۆ نە. بۆیە خاڵی لە خاڵەکان زۆر گرنگ و موهیمە وریابە. ئامان جاروای لێ تێکەدەن ئەمەکە ڕیلەتف یعنی چی کێزانێ؟ خێزان و خزم و کەسوکارەکان ئامۆزا پورزا تیتگزا لە پڕ ئامۆزایەکە دێڵێت چی؟ خوێندن فشەیە بە خوێندن نییە بە ناوچەوانە. بەچی ئازانیت بە ناوچەوانە هەی ناوچەوان سیانزە باشە بەچی زانیت ناوچەوە نانە ئەسڵ ئەساسی نییە. دوایەوە گێڵت کێزانێ گێڵ یانی چی؟ GUILT تاوان. تۆ ئەهلی پۆڕن بی تۆ ئەهلی سایت و پەیجی خراپبی تۆ هیوایەتت بە سەیکردنی ئافرەت و بەرەڵایی لەگەڵ ڕێزماوە بێ تۆ هەر ئەهلی کافتریا و نێرگەلە و بەزم و ڕەزم بی ئەتەما ببی بە کەسێکی سەرکەوتوو تۆ هەر خەریکی چوختێتی و سەر فەرعبی ماما وەرە بابچین بۆ مەکتەبە تۆزەتر بەرەبن بابزانین بەرخی لێیە تۆ هەر خەریکی سەیرکردنی بەرخیە هەواڵە بەخوابی ئێوە بە خراپە بانە لەگەڵ ڕێزمە مانە تۆ نەتوانی بگەی بە ئامانجی خۆت نەتوانی بگەی بە ئامانجی خۆت و ئامانجی خۆت بە جوانی مەزبوطی ناتوانی بەدەست بێنی. بۆیە تکارێ دەکەم گەنجە جوانەکان وریابە تەنانەت تاوانەکە سەرەکەی بێئەمریەکە بەرامبەر بە دایکی بەرامبەر بە باوکی ئافرەتێک خیانەت لە پیاوەکەی بکات چۆنە بێ بە باشترین بووکی ئەو ماڵە پیاوێک خیانەت لە ژنەکەی بکات چۆنە بێ بە باشترین نابێت بە دڵنیاییەوە. بۆیە دەبێت زۆر ئاگاداری وریابی. دوایی لە ئاخیرە فێر ترس ئای زۆر کەسی کرد بە قوڕە بەڵایە فۆبیا ترس لە ژنێنان ترس لە شوکردن ترس لە ئیش. دایکی تەلەفۆنم بۆ کات ئەو باسی 2-3 ساڵ پێش ئێساکەم کاکتۆر خێر تەگا بەشکم لەگەڵ کچەکەمان قسە بکەی بۆ دایە
لە بەشێکی باش لە هەولێر وەرگیراوە ماڵێ لە ڕەواندوز بوو هەچەنەکەم ناڵێ من ناچم من تااقەتی داخلی بنیە ناوێرم بۆچی بچم بە داخلی بە تەنها ناتوانم چۆنە بێ بڕۆم و بێم ئای ڕەبی گورگ بتخوا باشە خەڵکە چێ بۆ ئێران و من کچم هەیە لە ئێران نەخوێنێ کچم هەیە لە تورکیا خوێنێ کچم هەیە لە ئازەربایجان نەخوێنێ تەلەبەمان هەیە کچمان هەیە ڕاستەوە لە ماستەرە بەڵام لە ئەڵمانیا خوێنێ کچێکی تر هەیە هە لە زاکوی پۆلیتەکنیک لەگەڵ ئێمایە لەم ماوەی پێشووە خواحافیزی کرد پێم وایە لە ئیسپانیایە وابزانم ئەخوێنێ بۆیە ترس لە کیمیا ئەگەر تفتە خوێ بتخوا باشە ترشە خوێ بتخوا کیمیا سەرمەخوا بۆ سەرتەخوا هەبە قوربان بۆ سەرتەخوا خۆی من چەند مەلزەمەیەکە خێراییە و پەیتیە و مۆلاریتیە و فڵانە دەدانیشە بە دیارەوە ترس لە ئینگلیزی چەند کەسی سۆرانتان بینیوە ئێستا لە سویدە و فێر سویدی بووە تخوا خزمی خۆتان نییە خەڵکی سۆرانە و ئێستا بۆ نمونە مەسەرەن لە ئەڵمانیا ئەڵمانی فولە بەچی مەکینەی گۆڕی تاقم پێشی گۆڕی بۆڵبەرینیان لێبەستووە بەس بە خۆی و تۆ مەترسا خەڵک هەمووی فێر ئەڵمانی بۆ تۆش فێرەبی فێر ئەڵمانی بۆی سە بە ئەڵمانی قساک فێر ئینگلیزی بووە فێر نەرویجی بووە فێر سویدی بووە خزمی من هەیە لە فنلەندایە ئافرەتە بە جلی کوردی و بە تەرتیبا و بە کەواوسەرتە و بە زمڕۆزم هەڵم باجی فلان چیەکە لە فریێندم هەیە وتم فریێندت بەچی هەیە ئەوتی بۆ زمانەکە ئازانم فریێندم هەیە وتم باسی چیەکە وی باسی گەنمە کوتاوەکەم قەرەقەربان چێش نان خێزم ئێوتم وەڵام مازبووتەمانە زمانەکە باشە زات یارۆڵا لە سویدم ئاوا قساک بۆ لە بەروی چەند ساڵێکە لەوێ و سەرەکەی فێر بووە بۆیە ئەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ بوو بۆیە قوربانی ئەو چاوەتان بم هەتا ئەتوانن ئەزیزان لە بوونی ئامانجا تەرکیزم بنێ مەشغوڵ مەبن ئەو وەرە قەوشتانە مەشغوڵتان نەکەن هەوڵدەن زۆر مەشغوڵیان مەکەن با منیش مەشغوڵ مەبن هەوڵ بدە یەکەم ئامانج دانێ دوو ئاگات دێبێ خەڵک ئامانجت لێ تێک نەدا ئەزیزەکەم من ئەمڕۆ هاتووم وات پێ بڵێم ڕۆژگارێکە خراپ تێکەوتین کۆمەلگات جار وایە هاوکارت نییە وڵی پێم ناخۆشم قساڵم جار وایە دایک و باوک و خوشک و براکانی خۆشت هاوکارت نییە لەگەڵ چۆن سەیرەکەم هیچ نایێنیت هیچت یا بەسەر نییە بە کەڵک نایە حدت چێت تۆ بێنیت هەندەسە و طب و قانون و نازام چی و چی تۆ کوجا مەرحەبە تۆ ناتوانیت بی بە خاوەن خانووی خۆت ئافرەتێک جارێکیان لەگەڵا دانیشتم هە زۆر بەزەین پیاد ئەوی دایکم هەڵەسێ و دانیش یاڵە تۆ بە شەری شوکردن نیت بە ڕۆژی نیمۆڕ پیا و سێبەردەتەن ئەی وای لێ هاتوویستە کە خوازبێنیشم دێ ناتوانم بڕیار بدەم مەترسم هەڵم دایکم بە نەناسە لەوە چێ وابێ وتم دایکت بەچی بەناسە دایکت ئەگەر عەقڵی هەبوایە باوکت زوزوو لێی نادات بۆ خۆی باش نازانێ بۆیە باوکت زوزوو دەستی لێ بەرزەکاتەوە من خۆم ئەزانم باوکت شەڕی لەگەڵاک ئەگەر بە نەناز بووایە و شارەزا بووایە بۆیە جاری وایە دایکت باوکت چواردەورت پێم ناخۆشم قسەیەڵم جاری وایە خوشت و براکانت بەڵام بۆ دوورەکانەوە هەر مەپرسە ئەوە هەر مەپرسە زۆر جار ئامۆزا و پرزا حەز ناکات هەموو ئامۆزا و پرزەکان دەرەجەیان نییە حەز ناکات تۆ دەرەجە بێنی بڵێن کچەکەی فلان دکتۆرە مهندیسە ئەندازیارە پارێزەرە خاوەن کۆمپانیایە خاوەن شەریکەیە هەمویان کرێکارە پیشەی کرێکاری پیرۆزە بەس بەجددی حەز ناکات تۆ خاوەنی پرۆژەیەکی گەورە بیت بۆیە لە پۆرتت ئەدات لە سومعەت ئەدات لە کەساتیت ئەدا تکاتێ دەکەم ئاگادار بە وریابە پلانی تۆ چییە سێ کۆتە یەکەم ئامانج دوو ئامانجت لێ تێک نەدەن سێ پلانت چییە زۆر گرنگە هەر بڵێ بە تەمای دەرەجەی بەرزم پلانت بۆم ئامانجە چییە مەسەل تۆڵی بە تەمای قیامەتم زۆر باشە کەواتە ئەم ڕەمەزانە دوو خەتمەکەم ئەم ڕەمەزانە هیچی لێ ناخۆم ئەم ڕەمەزانە هەرسی ڕۆژەکە چم بۆ تەراویح ئەم ڕەمەزانە کەفارەتی 4 مناڵی بێباوکەکەم ئەم ڕەمەزانە سەردانی خزم و کەسوکارەکەم ئەم ڕەمەزانە دڵی دایک و باوکم لە خۆم ڕازیەکەم ئەم ڕەمەزانە سەردانی 5 نەخۆشەکەم ئەم ڕەمەزانە 40 فەرمودە لەبەرەکەم ئەم ڕەمەزانە هەوڵە دەم جوزیە قورئان لەبەرکەم ئەوە پلان بووکیت ئەم ڕەمەزانە 3-4 جار ماڵی داوەتی ماڵی خەسوومەکەم جلێکی کوردی بۆ غەزور مەکڕم خزمەتی پیاوەکە مەکەم بۆ نمونە پیاوێکی هەموو شتێک دوکانداری ئەرە تۆزێ زووترە ڕۆم درەنگتر دوکانەکەکەمەوە بەردەمی دوکانەکە باشەکەم دوکانەکە بۆیاغەکەم ڕەفەکان ئەگۆڕم هەوڵە دەم پەیج و سایتێک بۆ دوکان و مارکێتەکە دابنێم پلان برایەک باسی کرد جارێوی کاکتۆر گەنج زۆر مهمە تو خوا دەست خۆش بێت تۆ احتیمام بە گەنجە دەی مارکێتێک جوانی هەیە لە بەختیاری وتم ئەزانم بەس بۆ تۆ بەستە چێوی کاکتۆر گەنجێکم لەو مارکێتە وەرگرتەوە گەنجەم گێڕێ فەرقی کردووە گێڕێ خۆزان عشاکەوتی گێڕێ فەرقی کردو یعنی چی جارێکم پەیجێکی داناوە بۆ مارکێتەکە زیاتر ناسراوە ڕەفەکانی گۆڕیوە
ئەی من زۆر لێم نازانی و ئەم تۆزە لێزان و هەنێ مارکێتی تری بینیوە ئەوانەی تۆزە سعری هەرزانە لە پێشەوە دایناون. پێشتر ئەو خزمەتگوزاریەمان نەبوو. ئێستا یەکێ لە شاگردەکانمان بەردەوام کەشتی زۆرە کڕین بایسی 40-50,000 خانم گیان بەس پێشکەوە کاکە بۆت سەرەخا جوان ژنی ژەمنەی پێ خۆشحاڵێکی بۆ مارکێتە خۆت خەڵ شتەکانت بۆڵەگرن جوان ئەم گەنجە ئەیباتە پشتی ئینەکەویت خەڵک بەمە معجیبە خەڵک ها کابرای مارکێت نازانێت بەس ئەم گەنجە سەرەکەی قابلێتی 600-700 هزارێدات ها من حەزم لەمەیە پلانت هەبێ نەک بڕۆی من هاتوون بۆ ئێرە بۆ کۆگا چی پێویستەکە خزمەتی کەم چاوی دەچێ یامایە کرد مارکێتەکە کەس هیچی لێ نافرۆشرا نە هەمیشە پلانت هەیە بۆ ئەو شوێنە وەڵڵا من معجبم بووی بوو بەبووکی ماڵێ ئیش لەسەر ئیسلامەتی ئەو ماڵە بکە ئیش لەسەر دینداری ئەو ماڵە بکە هەمە من کەیسی وام هەیە وەڵڵا حەز ناکەم مۆزوعەکان تێکە بکەم گەنە عایدەی وام هەیە هەر هەمویان دوعای خێر بۆ بووکێکیانەکەن ئەڵێ کەوەتی ئەو بووکە هاتۆتە ماڵی ئێمە و باسی عەمرە هاتۆتە کایەوە باسی تەجوید هاتۆتە کایەوە بە درێژایی 30-40 ساڵ ئێمە دەرز و دەوری دینیمان نەبوو ئەم فێری نوری حکمەی کردی ئەم فێری کردین هەنێ جار ئەبێ بڕۆین و فلان و فیسارە ئەم کتێبخانەی بۆ ماڵمان دانا کتێبخانەشی بۆ ماڵی کاکەم داناوی سژێمە زۆر جا کتێبی لێ وەرەگرین و بۆیە بینەوە ئەم بووکەکەش خۆی خەریجی پێم وایە مەحەدی ئایتیە مەحەدی سۆفتوێرە مەحەدی نازانم شتێکی لەو بابەتانێ عەقڵ من دەبێ پلاندان بی بە قوربانت بم هەناسەکەم من نامێ گەنجێکی حەپەتە پۆر هەروە بەڕێکی لە چێشتخانەیەک ئیشەکەی کارتەکە بگۆڕە پرزگەکە بگۆڕە باخەکە بگۆڕە شوێنەکە بگۆڕە ئێمە من بەیانێ لە مەطعامێ بووین هەر شۆربایەکمان باکرد یانی من یەکسەری بە گلەی باسم گوتم چی تێچێ کابرا لەگەڵ نیسکەکەیە تۆزێ فڕوجاوێک بێنێت یان بۆ نمونە تۆزێک گۆشتاوێکش بێنێت ها جارێکی تر لەوێ لادی سۆیەکێکی پێی بڵێ بڵێ کاکەم گۆشتاوە لەسەر ئێمە 250 ناکەوێت خۆ من 30,000 هەر لێ وەرەگرن بە ناوی شۆرباوە با جارێکی تر بێتەوە چی دێچێت خۆی بنێشتێک تەوزیەکە بنێشتی نەبووایە بنێشتێک چیەکە بنێشت هەر هیچ ناکە 20 دیناریم تەباکە 30-40 بنێژ ناکاتە 1000 دینار بەس عەقڵ پلان من ئەمێ دیزاین ئەمێ تەرتیبات مەزبوط چی تێچێ من لە هۆڵەندا چوومە مەطعامێک سێرم کرد دوای زانیم لەڕێی برادێکەوە ئەم پەیجێکیان هەیە پەیجەکەش مەشهورە هەر نەفەرێک بچێتە سەر هەر مێزێ ڕسمێکێکن و دوایی لە پەیجەکەی خۆمان وێنەکەی خۆت ببینەرەوە عەقڵە فکرێ بۆی مشتری ڕاکێشی هەر خەڵکێ خۆیش نەکەێتێتە ئەو مەطعەمە لێوە ڕسمی ئەگیرێت بەبێەوەی خۆی بڵاوی کاتەوە لە پەیجەکە سەرەکەی چەند هەزار کەسێک بینیوەتی لەوەچێ بۆ ئەوروپا زۆر مویم بێ عەقڵ پلان من نامێ بێ پلان بن و پلانش قسەی زۆر لەسەر نامێ بچمە تەفسیلە پلانی تۆ چییە بۆ ڕابردوو لە یادیکە سوودی لێوەرگرە ئەزمموی لێوەرگرە خەفەتی لێمەخۆ مەیڵێرەوە بەخوای سەژبیرم ناچێت 2015 باوکم بە سۆندە لێیدا نێجاقیچەکە یاخوا دەستی خۆش بێت وەڵا شوێنی لێدانی باوک پێی قەڵەوە بیت چۆن گەنجێک بۆی گەڕامۆتی جارێک لە دووپێردەم دوکانێ بووین خاڵۆی زلەیەکی لێداوە کورتێکەمە زلەیەکی لێداوە کە جگەرەی خواردووە تاوان هەڕەشەی لە برادەکانش گوتووی ئەشدا دەکەتان نازام چی لەگەڵ ئەم خوشکە زایمە هەڵت و کەوتکەن و ببینم جگەرا خۆن ئێوەشتی هەڵتان دەکەم ئەو برایاڵێت بۆ نێوە وازم لە جگەرەی هێنا باسی 26 ساڵ نزیک 30 ساڵ پێش ئێستاکە لە یەکی داوەتەوە تا ئێستا نزیکی 2 دەفتەر قازانجی کردو بۆنی ئەو زدەی خاڵەوە ئەڵێ خاڵۆم 2 زدەی تری لێ دامایە ئێستا 5-6 دەفتەر قازانجم کردبوو فڵانیشم ناخوارد ئەوەشم کەمە کردووە ئەوە دۆستە لێت و ڕابێ هەناسەکەم ئەزیزەکەم بەڵام پلان بۆ ڕابردوو پلان بۆ داهاتوو اینجا داهاتووش بۆ داهاتووی نزیک بۆ داهاتووی دوور پلانم هەیە ئینشەڵا لە دوای زانکۆ دکتۆر زەواج بکەم پلانم هەیە دوای زانکۆ یەکسەری ماستەر تەواو بکەم ئینجا زەواج بکەم پلانم هەیە دکتۆر جان بۆ نمونە لە ناو زانکۆیە ئینگلیزی خۆم بەقوت بکەم پلانم هەیە دکتۆر لە هاوینی پۆلی 12 کە تەواو بووم هەتا ئەچمە زانکۆ عەرەبی و ئینگلیزی خۆم دەمەزەر بکەم بۆی بەقوت بم دوای بە تەمام حەزەکەم لە کۆلێژی فڵان وەرگیرم ها پلانی هەیە پلانم هەیە دکتۆر خولێکی فۆتۆشۆپ بکەمەوە پلانم هەیە دکتۆر خۆم فێری تاقم پێشی سیارە بکەم لەگەڵ خاڵۆمە محلێکی هەیە ئەو بۆ نمونە بۆ گراین شفت و بۆڵبەرین و چی منیش بۆ چی و فلان و فیسار پلانە من کێشەم نییە تۆ لە خوێندنە یان لە دەرەوە بەڵام بەبێ پلان هیچ ئیش ناڕواژە ئێمە پلان هاتین غایب نەبووین مامۆستا و داوای لێبوردنیشمانە کرد پێش مەوعید هاتین لەگەری عەلی بەگش لاماندا سەرڕەسمی خۆشمان گرت سێڵفی لە ڕێگا شۆربای خۆشمان خوارد
نەماندا لە کامیرەش بە ڕێگاش هاتین لەم شەلارەی تریشیش هەر لاماندا مەزبوط شپرزەش نەبووینە لە تاسەشمانەدا و پەنچەریش نەبووین بە ئیسراح بەس بە پلان هاتوین دوێنە پلانمان داناوە چۆن بێین و چۆن نین ساعت چەند بکەوینە ڕێ لە کوێ لار بدەین پلانە لە کوێ نان بخۆین ساعت چەند هەڵسین بەڵام دەبا بە پلان نەبووینە نیم ساعت تاخیرە بوون هۆی خەجاڵەت خۆمان و تخوا گەردنمان نازەکورە گەردنت بەمارەوە بێ ئەی بۆ دەردت گرانە پلانێ بۆ خۆت دابنی بەس پلانەکە نیم ساعت لە خەومی کرد بەڵام نیم ساعت دێرە بە ئیستراحەت گەشتین و چایەکشمان خوارد و تەرتیبات بۆیە بە پلانەوە بڕۆن بۆ ژیانتان تکایە ئاوا ئەتوانی دەرەجە بێنی بەڕێزێکەڵێ پلانی تۆ چییە دوکتۆر پلانی تۆ بۆ کات ئەو بەیانی دووبانی عوتڵێ یاڵ پۆلی دوانزەکان لە 11 تا 23 عوتڵێ 12 ڕۆژم بەدەستەوە کەواتە هەر وانەی 2 ڕۆژی بۆ تەرخانەکەم کوردی پێویستم نییە بەڕێزەکە لە دکتۆر بەسەرەن زۆر لاوازم چوار وانە لاوازی کاتێکی 3 ڕۆژی بۆ دابنێت 12 ڕۆژ ئەو 12 ڕۆژە ئەو چوار وانەیە مەزبوطە بەڕێزەکە لە کاکتۆر پلانی من داخل بوون مسۆگەر نییە نیت لە ماڵم ئاگات نییە لە حاڵم پلانی تۆ بۆ داخل بوون بێ 3 دەرزیان کە بۆی بیگەێنیتە 56 بۆی داخڵبی ئەم 3 دەرزە هەر دەرزەی 3 ڕۆژی بۆ دابنێ ئەو 4 ڕۆژەش ئەمێنێت دوانەکانی تر یەکی ڕۆژی بۆ دابنێ کاتە هەم داخلبوونی خۆت مسۆگەر کرد هەم مراجعات کرد بەڕێزەکە لە کاکتۆر هەمووی مەزبوطە و داخلبوونشم کێشەی نییە دەی کەواتە چی بکە بە 6 ڕۆژ پێش نیوەی ساڵ سەریع مراجعەکە بە 6 ڕۆژ 7 ڕۆژیش بەشی 20 ڕۆژ تا ئیمتیحانی 60ەکەی دوای نیوە ساڵ بخوێن لەم 12 ڕۆژ عوتڵێ چۆنە خارە فکرێ ها پلانە بۆ کات پلانە بۆ ژیان اینجا وەرە تەفسیل هەموو دوای نوێژی بەیانیەک لە ڕەمەزان ناخەومەوە بەڵام 6 سعات داخەومەوە پلانە بۆ کات هەموو ڕۆژێک تا سعات 11 بەیانی ئەخوێنم 11 بۆ 2 ئەخەوم 2 بۆ 5 ئەخوێنم 5 بۆ 7 ئیسراحات 7 بۆ 8 ئەخوێنم 8 بۆ 8 و نیو تەراویح 8 و نیو تا 11 خوێندن 11 بۆ 4 چەندێکە خەوتن بەیانی پلان بۆ کات ئێمە من ئەمڕۆ دێم بۆ ئەساس محاضرە دوای لە شوێنێکی دوای سعات 2 محاضرەمانێ دوای سعات بۆ نمونە مەسەن 7 و شتێک محاضرەمانێ لە خەلیفان ها پلان بە پلان فریای هەموو شتێکەکەوی زۆر جار بەڕێزەکە لە کاکتۆر غازاب چۆن فریاکەی بە پلان ئەم هەموو فیشە و لەکوێ لە خۆت بەستووە تۆزە خۆڵ بکە چاویە اینجا بڵێ بە پلان پێ ساڵسان چۆن فریای ئەم ئومەتە کەوتووە بە پلان تا ئەندەنووس و تا ئیسپانیایان چۆن فەتح کرد بە پلان ئەم هەموو ئاوەیان چۆن تێپەڕان بە پلان خۆ کەشتی نەبوو چۆن گەشتنە پاکستان کەس باز ئەندەنووسیا ناکە ئەندەنووسیا چەند ملیۆن موسڵمانی تیاابێ کێ زانێ ئەندەنووسیا ئەزانن 200 ملیۆن موسڵمان لە ئەندەنووسیا هەیە کەس باسی ناکە مامۆستا ئەندەنووسیا بەقەت زۆربەی دەوڵەتە عەرەبیەکان بەچی بە پلان بە پلان بە تخوا بە شمشێر بە شەڕەلەقا بەوەی بێژ ئەستەغفیرڵڵا کافر بووی تەکفیر تەکەم نییە ئەسفەلە سافرینە پلان هەبێ ئێستش تۆ توانی زۆر باش و چاک و مەزبوط بڕۆی زۆر بە جوانی بۆ مەزبوطی کۆچەر بیرکار بە چی گەشتوەتەوە بە پلان فلان فیسار بە پلان بە پرۆگرام بەڵام پێشتر هاوکێشەکە 100 جارێتر ئەیڵێمەوە سەبرگرتن زاید کارکردن یەکسانە بەهای مارک پلەی بەرز کاتێک کە هەستت کرد سەبرتیان نییە زایدە کاتێک هەستت کرد وازت لە کارکردن و ئیش و عەمەل هێنا کەواتە تۆ بە تەمای نمرەی بەرز مەبە هەم لە دنیا هەم لە قیامەت چووکە زۆر گرنگ و میوە بۆیە پلانی تۆ چییە بینوس تەوا وا بەرەو کۆتاکانەچە بینوس ئێستا ئەم دوای نیمەڕۆیە بە ئیستراحەت بڵێ وەڵڵاهی خۆ ئەم پیاوە قسەکەی ڕاست هەڕەبی خوا باش بووە و کامسی وەڵڵاهی خراپ نییە خۆ نابێت ژیان هەروە عەلا بابەڵڵا بەڕێکەی بڕۆ لێ خوڕە بڕۆ نابێت ژیان وا نابێت دانیشە پلانێک بۆ خۆت وەزنت زیادە پلانی بۆ دابنێ وەزنت کەمە پلانی بۆ دابنێ ئەڵێی مەتر و 48 کیلۆم کاتە 12 کیلۆت کەمە پلانی بۆ دابنێ ئەڵێی مەتر و 63 80 کیلۆم کاتە بە گوێرەی شارەوانی سۆران 17 کیلۆ تەجاوزی پلانی بۆ دابنێ ئەڵێی قژم هەڵەوەرێت پلانی بۆ دابنێ ئەڵێی ئینگلیزی قولوفل نازانم پلانی بۆ دابنێ ڕۆژی 5 کەلیمە ئینگلیزی کەواتە هەتا مانگی دا ئەتوانم 500 کەلیمە ئینگلیزی لەبەرکەم هەموو ڕۆژێ 5 ئاەت کەواتە من تا ئەوەنە ساڵ بۆ نمونە ئەتوانم هەموو قورئان لەبەرکەم بە پلان هەموو شتێک دەگەی گەشتمەتە و قەنەعەتەی هیچ شتێک نییە من برادێکمانەیە لە سلێمانی ئەچێ بۆ سین بە سینی قساک جا با ناوینێنم ڕەنگە پێی ناخۆش وتم کاک فڵان چۆنێ بە سینی قساکە وتی وەڵای دکتۆر ئەمەنە ڕۆشتم بۆوێت متەرجیم بە 7 وەرەقە باش وەرەقە
دوای ڕۆژێک هات بە مێشکماوتم خۆ من جاروایچم بۆ سین و دێم و دە وەرەقە قازانجەکە ماقولە حەوت وەرەقە بدەم بە متەرجم شەرت بێ ئیشی لەسەر کەوتی 3 مانگ بۆی دانیشتم تابەتی ئەو 3-4 مانگە نازم بە بۆنی چییە بوتی نهاتمەوە لە سین هەموو ڕۆژێک و کەلیمە لەبەرکردن و فڵان و فیسار ئێستا بەشی ئیش و کار و داشکاندن و بێنە و بیبە و بۆم بنێرە و فڵان و کۆنتەینەر خۆی سینی قساک نیهاو تەواو عەقڵ پلان کە ڕەنگە جەنابەت بڵێ ئەو مار و پەیژە کێ لێی تێگات کێ توانێ قسەی پێ بکە ئەی بۆ مناڵێکی 2 ساڵانی سینی ئەتوانێت فێر بە سینی قسە بکە ئەی بۆ تۆیەکی 30 ساڵ نەتوانی بە 10 ساڵ فێری سینی بیا چەند بیعقلیە ئەی بۆ من ئاوڵ زاوایەکم لە ئەمریکا مناڵێکی 2 ساڵە بە ئینگلیزی قساکە بە ساڵ و نیوە حساب کە لە ساڵەوە شتی پێوتراوە بە 2 ساڵ بە ساڵ نیوە 2 ساڵ بە ئینگلیزی قساکە مامی پاپی و بامی و نازانم چی و فادەر و مادەر ئەی بۆ تۆ نەتوانی هەر سمێڵت بەقەت ئەوە نەیە ماشەڵڵا وەکو لە 2 کیلۆ بەس بەز و غەز لەسەر جگەر و لەسەر فڵان و چیتێ ئەی بۆ نەتوانی کەواتە هەمووی بەشە بێ پلانیە بەداخەوە گەرنا هەموو شتێک ئەتوانین ئەنوەڵ پلانی تۆ چییە بۆ ساڵ بۆ هەموو ژیانتان بۆ ئەم ساڵ کاکتۆر ئەم ساڵ بڕیارم داوە هەموو مانگی 3 کتێب بخوێنمەوە ساڵەکە 36 کتێب بخوێنمە بۆی خۆم ڕۆشن بیر بکەم وتم بۆ کچم وتی کاکتۆر چتە مەجلیسێک دەمەتە بێتە تەڵەی تەقی و ئەوەڵێ بەختیار عەلی وایوت ئەوڵێ تۆلستی وایوت ئەوڵێ لە کتێبی فڵان وایوت ئەوەی ترە لە کتێبێکی ئەیات فەهمی وایوت ئەوەی ترە لە کتێبی نازام چی وایوت ئەوەی ترە لە کتێبی نازانم چی ئۆقیانوسێک نازانم لە تاون وتی میشوتم حی هەو باس چییەکە نەمان باس تەماتی زۆرۆگراوەکەنیان بایەکە هەڵێ دوای بە خۆمان چوومە وەڵا ئەمرم نەمێنێ دەرچوو پەیمانگایەکەم 4 قسەی خواسایی نازانم لێەوە بڕیاری داوە دەبێت بخوێنمەوە ڕۆشنبیری پێویستم بۆیە داتای داخل بکەم من داتایتیانە بێت لە چۆ توانم قسەکە مامۆستا وەکو کۆمپیوتەر وایە کۆمپیوتەر ئەوە بکڕە بە یەکەم جار ئەو کۆمپیوتەر یەکەم جار بکڕە ناتوانانی عەزیز وەیسی پێ لێدەی هەر بەجددی عەزیز وەیسی نووری گەرمانی پێ لێ نادرێت بۆ لەبەرەوەی بەرنامەی نییە بێ بەرنامەی ویندۆز و نازانم چی پێ لێ دێت و نازانم چی ڕێیر و چی میدیا پلێر و چی فڵان ئەڵێ کاکتۆر هیچ ئیشی پێ مەکە چکە هیچ ناکە بێ بەرنامەکەی بۆ دابەزێنم کەواتە بزەبت کە بەرنامە و پلانت بۆ دابەزان جا پلانی مانگە ساڵە هەفتەیە تۆ توانی زۆر بە جوانی بۆ مەزبوطی بتوانی خۆت سەرکەوتوو بکەی و بتوانی مەزبوط بێ کێشەکانت چییە یاڵە چۆن بگەم بە هایمارک کێشەی خۆت بدۆزەرەوە دکتۆر هیوایەتم خەوە کەواتە بینوس دکتۆر نەکبەتم پارە لە گیرفانمە بەرگە ناگرێت بینوس چکە پارە سەرچاوەیەکی زۆر باشە بۆ کتێب کڕین بۆ گۆڤار بۆ ئیش بۆ سیڤی بۆ خول کاکەر هاتووی بۆم خولەی من لەوە چێ بە پاس هاتووی پێویستی بە پارێ پێویستی بە تەکسیەک کەواتە کێشەکەی خۆت بنووسە یەکێک دەڵێ چی کێشەکەم هۆی دایک و باوکم دەکەواتە هەتاوەکو لە بەردەستی دایک و باوکتای خۆت بپارێزە بەس کە لە زانکۆی هەولێر وەرگیرای لەوێ لە خول و لە چالاکی و ئیجازەی سایقی و تەرتیبات وەکو کچێک هەتا لە زانکۆ تاواکەی وەرەوە کچێکی تر بیت ئیجازەی سایقی تەبێت کۆرسی ئینگلیزی تەواو کردبێت خولێکی ڕاهێنانت بینی بێت خولێکی ڕاگەاندنت بینی بێت کۆمەڵێک کتێبت بۆ نمونە کڕی بێت لەوە چێ لێرە بۆ نە ڕێگەت نەدەن جاری وای ئاوایە ئەمە بێئەدەبیش نییە بەرامبەر بە دایک بەس دایک و باوکێکی دڵی پیسە مۆغانەتە نایەڵێت ئەترسن جەبانن ڕێگەت نادەن بانوا مەشکاڵ شت بۆیە سەرەکەی کێشەکانت چا بە ڕێزێکی ترە لە کاکتۆر من کێشەم بێشەهادەیە کەواتە چۆن شەهادە بۆ خۆ دروستکەی ئایا شەهادە نەبوون مەرجە بۆ ئیش نە لە ڕێگا باسی ئەوەمان کردمان هیوایە فۆتۆشۆپ و دیزاین نەزانێ باسی تەلەڤیزۆن و هەنێ ڕادیۆ شتمان کرد بە 700 هزار تەعین بووە بۆ خۆی لەبەر سپریت و تەرتیبات بەڵام فۆتۆشۆپ خەبیرە لەوەچێ تا 5 ئەعدادێکی خوێند بێ لەوەچێ مەحەدێکی خوێند بێ یان نەخوێند بێ بەڵام هەوڵی داوە کێشەکەی خۆی دۆزیوەتەوە بەڵام کە گەنجێکە لە مەڵم چییە زانی ئیهی بە تەمای چی ئیهی حەزت لە چییە ئیهی شتێ بڵێ دڵم تەقی بە ئیهی چۆن شتێکە بێت وەڵا کراکتۆ کرێکاریم پێکری ئەخ کرێکاری چی لێ بکەم وا ڕۆژی 15000 وا ڕۆژی 12000 کامە بێڕێزی نییە بەرامبەر بە کرێکاری بەس من ئەمێ تۆ وەستابی و کرێکار لە بەردەستا بێ من ئەمێ تۆ خەبیری جمسن بۆن بی و پیس کرێکار لەژێر دەستا بێ من ئەمێ تۆ خەبیری دروستکردنی خانوو بی یان ئەگەر خۆت ئەندازیار بی خۆت 20 کرێکار وەستاد لە بەردەستا بێ من ئەمێ تۆ خەبیری شەتڵگە و زەراعە و وەرزش بی با شەتڵگەیەکت لە بەردەستا بێ من ئەمێ خەبیری ماسی و جۆرەکانی ماسی و پەنجە ماسی بی با 15-20 کرێکار لە بەردەستا بێ و خۆشت با کرێکاری بکەی قەینە من ئەبێت تۆ خەبیری بۆ نمونە بەشی خۆراک بی با دوکانێکی پاقلەوە و شیرینمەنیت هەبێت
بەڵام نەبێ بەهرە نەبێت زۆر قورسە بەڕاستی ئیشەکە قورسە بۆیە هەوڵ بدە ئەو شتێک کە ماڵی تۆی وێران کردو وازی لێ بێ نەتوان بە ئینگلیزی خوێندنەوە چی نووسراوە impossible یعنی چی نەگونجاوە نابێ ناکرێ ناتوانین جا هەیە لە عایلە ئەمەی تایە وترێتەوە مێشکت پڕ بووە بەمە ناقت نییە ئەڵێ دایک باوک خۆشک برا عایلە حکومەت مامۆستا هەمووی نابێ ناکرێ ناتوانین بەڵام من قەناعەتم وایە دین فێری کردوونە دەبێت دەکرێت چۆن پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ بە سەحابەکەی وتی تۆ تاجی کیسراکەیتە سەرت من دڵنیام بەس ئۆتانێ قەناعەتی 100% بە پێغەمبەر هەبووە گەنا هەر کەسێکی تر بووە لەو دەقایوت پێم ڕامە بێرێت خوا و بالضبط واش بوو تاجی کیسرا کرایە سەر ئەو نەفەر بەڵام بۆ مەرجەی ئیمپۆسیبڵ نا پۆسیبڵ لە ژیان تا هەبێ و گوزەران و مەزبوطە بۆیە زاڵ بە بەسەریا پای نایە سەر ئیمەکەیە کردی بە پۆسیبڵ بە پۆسیبڵ ئێستا لە ڕێگا باسی ناوی نایەنین چکەمە لە ڕێگا لەگەڵ ئەو دوو ئەزیزەیە لە مەجلیسە دانیشتوونە باسی ئافرەتێکمان کرد لە سلێمانی ئافرەتێکە تاوەکو نازانم ابتیدایی خوێندووە خاوەنی بزنسی خۆیەتی ڕەنگە بای 100 دەفتەر 80 دەفتەر بێ هەر لەو مەجلیسەیە وتمان ئێستا لەوە چێ خەڵک بڵێ ئاخر لە فڵان کەسی لە پشتەوەی وتمان دەستی خۆش بێ بە پێنج ابتیدایی بە دوو تەوەسە بتوانێت فڵان کەس بەکار بێنێ وەڵای ئافرم بۆ عەقڵ نە حیزبیە نە هیچە بزنسێک بای 70 80 90 100 دەفتەر ئافرم بۆم بەڕێزە ئافرم من ڕێزم بۆی هەیە بەڵام ئەوە دەمێکە ئیمپۆسیبڵی گۆڕیوە بە پۆسیبڵ نەک وەک جەنابەت وەکو گەنجێک کاکتۆر ئەڵم چەندێکە جگەرا خۆ 2 مانگە بۆ تەرکی بۆم تەرک نادرێ دکتۆر بۆ تەرک نادرێ من باریک 2 مانگە جگەرا خۆی بۆ تەرک نادرێ خەڵکێ 20 ساڵە 30 ساڵە جگەرا خوا کە هات بۆ خەستەخانە ئێمە کەوتمان ئەتکوژێت ئیتر شبرزابێ و تەرکێکە خەڵکێ 10-15 ساڵە مەشروع بەخوا لە بەرەوەی کە بوو خەریکە ئەبێتە بۆ نمونە بە مۆمبوونی جگەری تەرکێکە خەڵکێ 10-15 ساڵە بۆ نمونە چەوری و شیرینیە خوا کە بوو بە شەکرەیتە تەرکێکە بۆ تۆ ناتوانانی تەرکیکەی جگەرە چییە نێرگەلە چییە ڤایب چییە تۆ نەتوانی تەرکیکەی هەموو هەفتەیە بای 5000 10000 سەرفەکەی مانگ نییە کاتە 40000 ساڵانە کاتە 500000 یعنی 2 جار پێی بچی بۆ تورکیا 4 جار پێی بچی بۆ تاران 8 جار پێی بچی بۆ دوهۆک بەس دوو کەڵ مەخۆ هیچم نەوتۆڵم بەس دوو کەڵ مەخۆ هیچم نەوتۆڵم بەس دوو کەڵ مەخۆ بیدە بەمە اینجا دوای 10-15 ساڵی ترۆکوا بێ سیارێکی تیدایان یارست بە دیاری بۆ هێنرا بێ بەس جگەرت نەخواردو چکە مانگی 5-6 وەرەقە 7 وەرەقاکە 10 ساڵتر 70-80 وەرەقاکە بەس داوتە بە دوو کەڵ و جگەرە برارۆ لەو عەقڵا بشڵێ ئیمپۆسیبڵ نەوەڵا پۆسیبڵ بەڵام بۆ مەرجەی بە قۆت و بەهێز بیت و مەزبوط و پلانی تۆ چییە پلان جاری وایە تۆزە لارە و لاری تێکەی پلانی تۆ چییە ئەم ڕسمانەوەی معەبەرە مەجال نییە بەرەو کۆتاییە چم جاری وایە پێویستی بۆیە تۆزە بیتە دواوە جاری وایە تۆزە بچی بە پێشەوە جاری وایە لە یەک بازنیا خولیتەوە تەلەبێ کەڵێ 1 ساڵێک دوکانم دانا دوای سەرم کرم دوکانەی سفادەی نییە وازم لێنە اینجا چوومەوە بۆ مارکێتێک اینجا چووم بۆی فڵانێک ئەڵێ 2 ساڵ مەحەدم خوێن دوای سەرم کرد مەحەدەکەی سفادەم لێ نەکرد بڕوانامەکەی بەس هەر تۆزە سیڤیم پێ بەقۆت بوو اینجا دوای خولێکی ڕاگەیاندنم تەواو کرد چوم لە ڕاگەیاندنایشم کرد بەڕێزێکەکە 4 ساڵ کۆمپیوتەرم تەواو کرد دکتۆر دوای سەرم کرد وەکو ئایتی چم دەست نەکەوت لە کاشێرم دەستکەوت بەشی ژمێراری لە شوێنێ دەستم پێ کرد اینجا لێوە ئێستا بەڕێوەبەری دارایی شوێنێکم فڵانم فیسارم ئەکرێت یعنی پلان ئاوا بێت تەنانەت لە زەواجە ئیشەڵا قەدوانە بێم خوشکە جوانە وەڵا 2 ساڵ زەواجم کرد منداڵێکشم هەبوو نەگونجام لەگەڵێ تەلاقی خۆم وەرگرت مناڵەکەم دایەوە ئافرەتێکی وام هەیە ئەزیزێک لە چەمچەماڵ مناڵەکەی داوەتەوە تەلاقی خۆی وەرگرتووە دەستی خۆش بێت چی بکە پیاوێکی بەدئەخلاقی نا لەبار هاتەوە بۆ خوێندن دەستی پێکردوا خەریکە اینجا زانکۆتەوەکە کۆلێژێکی باش چکە وەختی خۆی لەبەر پیاوەکەی وعدی لێ وەرگرتبوو نابێ بخوێنێ بێ خزمەتی من و مناڵکەوتی باش مادام زەواجێک بێ و مەعقولە کە زانی ئەوەیە چۆن لەبێ محاوەرەی کرد باش و فەسڵ نەکرابوو نازانم چۆن کردووی بە ئیجازە چی هاتەوە ئایستا اینجا هێوا شێوەش خەریکە زانکۆتەوەک چۆنە هاچەند گرنگە بۆیە پلان جاری وایە تۆزە لە فودەوەرانی تێکەوێ بەڵام عاقڵ بی سەلار بی مەزبوط بی چارەسەر چییە کۆتاییمان پێێنە 1 2 3 4 5 چارەسەر لای من نییە لای تۆیە مەسەن احتیمالە چارەسەر فێربوونی زمان بێت هەڵی کاکە ئینگلیزی مەزانە هیچ وەرد ناگری ئینگلیزی نەزانی سیڤیت بە قۆت دەر فۆتۆشۆپ نەزانی هیچ شوێنێک وەرد ناگری بڕوانامەت نەبێت کەس سیڤەکەت وەرناگرێ پارەت بەدەستەوە نەبێت
کەس حسابت بۆ ناکە پارەش حەدی هەیە لەکوێ کاکتۆ لە عەدووە بڕۆ بێنم نا سیقە و متمانە و کەسایەتیت بۆ دروست بووە جاری وایە کەسێکی نزیکتت داتێ وەڵا فەزڵی خوایە سوژدە بۆ خوا بم خەڵکی وایە تەلەفۆنی بۆ من کردووە 20 دەفتەر 25 دەفتەر کاکتۆر 25 دەفتەرێکم هەیە بەخوا ماشەڵڵا گیانم دەرچووە نەهر زەکاتە دەین خێر تەگاگەر لە پرۆژەیە شتێکە هەبوو جەنابەت ئەهلی سیقابی تۆ کاکتۆر کاک فڵان کاک فیسار پێم بڵێن بۆمان بکەنەوە پرۆژە و ئێمەش قازانجەکەین و خەڵکێکش قازانجەکە خەڵک خۆی دوای ئامادەی پارەکەت بەس بۆ مەرجەی پێشتر وتم پلانت هەبێت ئەم کەسایەتیە دروست کرد بێت سیقا متمانە سەبرت هەبێت کارت کرد بێت تۆ 5 ساڵ شاگردی من بووی دینارێکت نەخوارد چەند جار 25,000م کردە ژێر قەنەفەکەەوە هەڵت نەگرت چەند جار 10,000م کردە ژێر قەمسەڵەکە و ژێر چاکەتەکەتەوە هاتی وتە 10,000ی من نیە بۆ لە ژێر چاکەتەکەی منە نەتوت حاپەلوش خوا ناردوێتی خوا بەچی نردی لە گوێسەبانەکەەوە دابەزی یان لە پلوسکی نەکەەوە یان لە پەنجەرەکەەوە دابەزی من نەمبینیوە بینیمە تەرزە ببارێ بەس نەمبینیوە دینار و دۆلار بارێ بەوەستی قەمپێتەڵی چی بە دەفتەر دۆلارم لەو مێزینیادانەوە دیناری لێدە نەچوو نەم ژماردووە ژماردوومە تاقیم کردەوە کامێرەم لێداوە بۆیە دوای ئامادەم 10 دەفتەر دۆلاری خۆم دەمە دەست دەگەر بزانم تۆ ئیشەکەیت و کارەکەیت سیقە و متمانە بۆیە پلان زۆر گرنگە من دڵم خۆشە یعنی عایلەیەک جاری چند بوو بە شەڕ کوڕێک لەگەڵ باوکیە شەڕێک کرد باوکی علاساس ئیش و کار نادات پێی باوکی بەرجایەوە تا بە کوڕەکەمان هەر نەوت حەزمان نەکرد بشکێت و باوکی بەرجای پێوتی وتی کاکتۆ سیقەم پێینی ئەمەی تریانم و بۆیە ڕقی لەو برایەی تریانەکە لەویش بچووکترە ئەمەی ترم هەموو ماڵمی بدەمێ ئەزانم بە ئەمانەتەوە بۆ مێنێت بەس ئەمەی تر سیقەی نییە دەفتەری بدەرێ لا جارە درۆوە کاڵە 95 بوو این بوو ئەو سوێنێکی لێخوا بڵێ ساڵەتر بۆ بێنەرە 2 ساڵ تریش نایێنێتەوە 2 ساڵی تریشێتەوە بە چینچکە هێنێت ئیشەکە دەگەنێن بۆیە سیقەم پێێنی ئەمەی تریان بە مارکێتەکەی ئەدەمێ بە مانگانە هەموو سەری مانگێک 29 مانگەڵێ باوەگیانەوە کرێکەت ئەمە خانوویەکی دابوو پێی تایە بێ بەکرێ شتێکی کەمیشی 400 وازان 200 بۆ حساب کردی 200ەکەشم ناداتێ باوە تۆ بۆچی تە کولور دنیاتەیە ئینی ئەڵێ جوولەکەیت ئاوای پێوتەوە دەستەکەی خۆش بە دەری کردووتی بڕۆ هێواش واشار هەر ئەوەم پێکرێ ژنم بۆیە ناوی سیارێک و بڕۆ خۆت بژێن بۆیە سیقە و متمانە و بە پلان حەزەکەم بۆ هەموو ژیانتانە بێت جار وایە پلانەکان جار وایە شێوازی چارەسەر 1 2 3 4 زۆرە کاکتۆر دایک و باوکم نایڵن ماستەر بخوێنم دوای شوکردن حەزەکەم ماستەر و دکتۆرا بخوێنم هەمە کەیسی وام هەیە کچێکم هەبوو کارمەند بوو لە شوێنێ لەگەڵ کوڕێکا ویسمان ڕێک بکەوێ وتی کاکتۆرێکی لە مەرجەکانم هەیە یەکسەری ڕێگەم بدا ماستەر بخوێنم چکە بەڕاستی ماڵەوە ڕێگەیان نادا باوکمی پێویست ناکات بە کارۆرشی زۆرە بۆ کەچ کوڕەکەش خوا ناگرین زای کردوتی جا قەیچێکە و دوتر خۆیشی ئیش و کارێکی و موچەیە و معاشیە بەسەر چاو هەر هەموو پێم وایە ساڵێک نەبوو زەواجێک سەری تەقدیمی کرد چکە امتحانی ئایلێت چی هەبوو امتحانی کەفایی نزیش حاضر کردم هەر ساڵە دوای زەواجێک سەری تەقدیمی ماستەری کرد نەزەم لە چەرموو بوو لەکوێ بوو وەرگیرە ها عەقڵ ها چەند موهیمە الله خوایە لە چەند موعجیبە بەم جۆرە گەنجە بۆ یەکگەڕمەوە کە ئەوە پلانی هەبێ پلان 1 پلان 2 پلان 3 حەلی 1 حەلی 2 حەلی 3 بۆ ئێستا بۆ داهاتوو بۆ ماڵ باوکم بۆ ماڵی خۆم پێش شوکردن دوای شوکردن پێش ئیش دوای ئیش بەڵام نەدبێت گردنم ئازاکە بڕۆ هەر بیخورێنەوە بۆیە هەنگاو بنێ بە جوانی و بە مەزبوطی جەدوەلێک بۆ خۆت دابنێتەوێ دەرەجەی بەرز بێنی جەدوەلی خەو جەدوەلی خواردن چی شتێک بکەم لە چی کاتێکە چی شتێک نەکەم لە چی کاتێکە ئەوە جەدوەلە ئەیڵێمەوە باشترین جەدوەل بۆ وانەی کە تەلەبەن زانکۆ پەیمانگا ئامادەی جەدوەلێکت هەبێت چی شتێک بکەم لە چی کاتێکە چی شتێک نەکەم لە چی کاتێکە جەدوەل ئەبێ ئەوەی تیابێ نابێ بخەوم پێش سەعات 11 جا عەکسی کەرەوە نابێ پێش سەعات 5 بەیانی بەخەبەر نەبم نابێ نیمەڕوان لە نیو سەعات کەمتر بخەوم نابێ نیمەڕوان سەعاتێ زیاتر بخەوم هیچ ڕۆژێک شەو نەبێ مراجعی ئەو ڕۆژەم نەکرد بێت هیچ بەیانیانێک نەبێت چاوم بە بابەتی ئەو ڕۆژیان نەخشان بێت چی بکەم چی نەکەم ئەمە ئوسلوبێکی زۆر باشە ئەنجامە بۆ دنیاش نابێ هیچ ڕۆژێ نوێژی بەیانیان بفەوتێنم چکە کلیلی ڕزقی ئەو ڕۆژەیە نوێژی نیمەڕۆ بیشی بیتە لای عەسر عەسریش بێنیتە لای نیمەڕۆ ناڵێن باشە بەڵام خراپیش نییە زۆر مەجالێکی تایە لەبەر ئیش لەبەر کار لەبەر دەوام لەبەر زانکۆ لەبەر عیادە لەبەر هەر شتێک نوێژی مەغریبش بەریتە لای عیشا عیشاش بێنیتە لای مەغریب هەر مەجالێکی تایە لەبەرەوەی زووە خەویت ئەڵێنەوە خەبەرم نەبێتەوە بەڵام بەیانیانەکە زۆر موهیمە و بەرەکەتێکی گرنگە
اینجا نابێت هەموو جومعان لە 2 جومعە زیاتر لە جومعام فەوتا بێ بوو بە 3 جومعە فەرمودەی لەسەرە با ئیشەکە زۆر دوور بێگەر بە سیارە بە تەکسی ڕۆشتویتە جومعە ناجومعەیەک هەرە بێ بڕۆم جومعەکەی خۆم بکەم هەرچەندە مە فتواش نییە بڵێ جومعە بفەوتێنم کەواتە بەم ئوستوبە بەم شێوازە ئەها جەدوڵت هەبێ بۆ ڤیدیۆ جەدوڵت هەبێ بۆ سەعیکردن من یوتیوبەکەم ئافرەتێک لە دەرەوەی وڵات تەلەفۆنی کرد 6 مانگە خەریکی یوتیوبەکەی تۆم خوا باشت بۆ بکە 1400 و ئەوەنە ڤیدیۆ لە ناو یوتیوبی منە هەیە 6 مانگە هەموو ڕۆژێ 10 15 10 5 حوت من سێ ئەم ڤیدیۆانەی تۆکەم ئای چەندی سوادەم لێ کردوێتە کۆمەڵە دوعای خێر ها موهیمە بەرنامەیەک کچەکەش باسی کرد بۆی گەڕام و ئافرەتی ماڵە لەوێ بازم وڵاتی فنلەندایە ئەی خەمە ناو مۆبایلەکەەوەی خەمە سەر ئیش و بۆ خۆم بەدەم ئیشەوە بە سەوت خارجی ڤیدیۆیەک دەربارەی خێزان ڤیدیۆیەک دەربارەی مناڵ ڤیدیۆیەک دەربارەی پەروەردە ڤیدیۆیەک دەربارەی فڵان 1400 وەنە ڤیدیۆ ها پلانێکە ئەکرێت جەنابیشت بیکەی بەدەم ڕێوە چی بۆ زانکۆ پەیمانگە ئەگەر دیلیڤەری ئەەکەی بە هێدفۆن من نەفەرم هەیە لە سلێمانی دەستخۆشی لێ کردومە خوا باشی بۆ بکڵە دیلیڤەری مێکاکتۆر لە ڕێگا بە زۆری بە هێدفۆنەکە گوێی لێگرم ئەی خەمە مۆبایلەکە کەمە گیرفان و بۆ خۆم سێ ڤیدیۆانە بەخوا زۆر ڤیدیۆم گوێ لێگرتم تۆ ئیشت چێتی وڵات دیلیڤەری یەکەم کاکتۆر بەس خۆشە جارێ 20 دقە نیم سەعات 25 دقە تا گەمە بەکرەجۆ ئەو دیلیڤەری لە ڕێگای هیچم نییە و بەس هێدفۆنەکە لە گوێچکەوتەوە ئەقڵ پلانە پرۆگرامە منهەجە ئەگەر هەت بێت پلانێک بۆ ژیانت دابنێ هەناسەکەم بێ پلان مەبە بۆ ژیانتان پلانی هەفتانە دابنێ پێنجشەم جومعە شەممە عوتڵا ئەوتر لە ئیستەوە عوتڵەیە هەتا 24 مانگ هە 1-2 ڕۆژێ نەبێ وازام یەکشەمەگە دەوام هەبێ یان نەبێ تەواو پلانت بۆ ڕەمەزان پلانت بۆ نەورۆز پلانت بۆ جەژنە وە کۆتا قسە و خواحافیزی لێ دەکەم دوژمنت ئاگات لەم دوژمنە ئەیناسیت ئەیناسن خۆ برادێکە زۆر جار بەدەمتەوە پێکەنێ برادێکە تەلەفۆنت بۆ کاو ئەڵێ بۆ نایە بڕۆین مامە بڕۆین جەوێ بگۆڕین جەوی چیە گۆڕیەوەڵە بەخوا نەبی وازم لێ بێنە با 2 کەلیمە بخوێنم با بڕین ئەو شوێنە قەڵەباڵەغا با بڕین بۆ حەفلەیە با بڕین بۆ فڵان تۆ بە تەمابی بچی بۆ تەراویح و بەڵام ئەو لێی تێکدای با بڕین بۆ فڵان شوێن دۆمینێ و نازانم چیە و گازی نوێ و فڵان هەوڵ بدە بارودۆخی خۆت بگۆڕەمە بە سەری عڕم کتێبێک هەیە بە ناوی The Biggest Enemy of the Success کۆتاییم پێهێنا بە کورت و مختصەر کتێبەکە زۆر دوور و درێژە بەس ئەم 2-3 سلایدێ و خواحافیزی یەکەم سەیرێکی شایەشەکەم بکەن ئەڵێ گەورەترین دوژمنی سەرکەوتن ئەمانێ یەک ئاگات لە پاشقولی خەڵکی بێ برادێک هاوڕێیەک کەسێک چەند ناخۆشە بڵێ بە تەمای دەرەجەی بەرز بووم بەس ئەو برادەرە لێی تێکدام بەخوا هەموو ساڵێ باش بووم ئەو برادەرە ئەزانم زۆر ناخۆشە لە سۆرانە بۆ هەتایە بڵێ ئەهلی جگەرە نەبووم ئەو کوڕە فێری کردم مامە بیخۆ جەوە تخوا و جگەرت جەوە جگەرت بۆ بگرێ ڤایپت بۆ بگرێ بۆیە ئاگات لە پاشقولی خەڵکی بێ ئاگات لەوە بێت کە بەردەوام نەبیت و واز بێنیت کەەوە گەورەترین دوژمنی سەرکەوتنە زۆر خوێندم هەر دەرەجەم لێ ناترە داخە بێزار بووم نە بەردەوام بە هەر هیچ نەبێ وجدانت مرتاحاڵی ئەو پەڕی هەوڵی خۆمدا ئاگات لێ بێت کە بیر لەوە بکەیتەوە خەڵک بخەڵەتێنێ بڵێ خوێندن نانە خوێندن هیچی تیا بەسەر نیە خۆتەعینات نییە بۆ مارکێت بۆ کۆمپانیا بۆ شەریکە بۆ پەیام بۆ NRT بۆ پەرلەمان بۆ محافەزە بۆ حیزب بۆ مەکتەب سیاسی بۆ سەرکردایەتی دکتۆری مامۆستا ئەهلی حکومی مارکێتیش تەنانەت ئێستا پێویستی بە سیڤیە ماجیدی مۆڵ لە سلێمانی مۆزەفی ئەوێ ئەڵێ لە پۆلی 12 کەمتر وەرناگرم سیتی ستار خەڵکی ئەوێ ئەڵێ با دەرچووی زانکۆ پەیمانگا بێت ئەبوو شەهاب خەڵکی ئەوێت ئەڵێ بە ئینگلیزی بزانێت ABC خەڵکی ئەوێت ئەڵێ باشتر وایە دەرچووی ئینگلیزی بێت دەرچووی کۆمپیوتەر بێت ئەچیت پێ بڵم گەنجە جوانەکەم بۆ ئێوانە زانی خوێندن ئەگەر چەند ساڵێک شەوازت هێناوە بۆتە بنێشتە خۆشە هەمووی وایە ئەو بەڕێزە لە شوێنێ دەوامەکە دەبڕ بزانە بە بێ سیڤی خەڵک وەرەگرن نییە کاکە نییە ئەگەر نزیکی مەسئولەکەش بێت ئەگەر بەڕێزێک شەڵێ هەمووی حیزبایەتی نا درۆیە 1 2 3 4 دەست یەک کەسم پێ بڵێ بە ناوی حیزبایەتی خۆی کردبێ بە دکتۆر و لە جادەی ئۆرزی سلێمانی دکتۆر بێ و داستا دکتۆر نەبێ با من تا بەیانی حای بەرم نییە شتیوان نییە
یەک کەسم پێ بڵێ عیادەی ئەسنانی دانابێ لە ناو سلێمانی با من تا بەیانی بە تەلەڤیزۆن بۆ نمونە بۆ دوکانەکەی پێداخم عیادەی پێ نییە شتیوانی جارانی ئەگەر بڵێ خاتر و خوتلێ بۆ دەرەجەیەک بۆ شتێک بۆ تەعین بۆ فلانێ بەس ئێستا بۆ هەموو ئیشێکی خۆشت هەر معاونتوبێکی ئەتێ لەو بازاڕە مختبەرێ دانێ لە کوا بڕوانامەکەت وەچی تەواو کردووە و دیبلۆمەیان بەکارێرەسا دەرەوەی شارت تەواو کردویانە و چەند ساڵ خزمەتت هەیە بۆیە قوربانی ئەو چاوەتان بم هەناسەکەم ئەزیزەکەم پەلە بکەن کات درەنگە ژیان زۆر خێرا تێدەپەڕێت ئەو منم جارە وتم خوایە تۆ شاهد بە لە دڵەوە وتومە لە خۆشەویستیمانەوە سوپاسی ژیار دەکەین سوپاسی ئەو ئەزیزانە دەکەین کەم سیمیناریان ڕێکخستووە سوپاسی دایک و باوکتان دەکەین کە سیقە و متمانیان بە ئێمە کردووە و کچ و کوڕەکانی خۆیان نەدە سوپاس بە متمانەی جەنابتان دەکەین ومێ دەکەین ئینشاءڵڵا سیمینارەکە بەشێک بێت لە گۆڕانکاری بۆ ژیانتان بۆ گوزەرانتان سانکیوی هەمووتانەکەین دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن سوپاس بۆ هەموو لایەکتان سەربەرز بن ئینشاءڵڵا